ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە هەر کوێیەکی ئەم دنیایەن ئازیزان. خۆشحاڵین جارێکی کە شادەبینەوە بە پێگەکەی خۆتان بە فلیم سازان. ئازیزان ئەم جارە گەنگەشەی فیلمێکە کە لەم کاتەیە دەنگ و باس و گەنگەشە و باس و خواسێکی گەرم و گوڕی لەسرە، وەکو ئەزمونێکی ئەم بوارەی فلیمسازی کە هەڵمەتێکی گەورەی سینەما لە ئارایەیە. ئەم فیلمەش هەرایەکی تایبەتی خۆی ناوەتەوە. ئەم فیلمە فیلمی بەرازیلێ شینەکەیە کە لە دەرهێنانی کاک محەممەد شێروانیە و ئەم شەو هاوڕێ ئازیزمان کاک حەمەسوار گەنگەشەی ئەم فیلمە ئاکات. هەردوو هاوڕێ یاخوا بە خێر بێن باندی ئەمان. ئێوارەتان باش. سپاس بۆ تۆ کاک سەرکەوت. ڕێزی تایبەتم بۆ کاک محەممەد، سەفەرێکی خۆش و سەلامەت ئینشاڵڵا کە لە دەرەوەی وڵاتە. ئەمەیان جێ خۆشحاڵیە هەر یەکەمان لە گۆشەیەکی ئەم دنیایەوە. ئازیزان من داوای لێبوردنەکەم لە بەرەوەی تەندروستیم لەبار نییە، بەس لە ئەستۆدیۆی ئامێنمەوە، بەس ناتوانم لەگەڵتانە بەشدار بم چونکە ناتوانم قسە بکەم. اینجا کامیرە و مایک بۆ هەردوو کاک محەممەد بەجێڵم، فەرمونون خۆتان بفەرمونون گەنگەشەی بەرهەمەکە بکەن. بەهیوای سەلامەتی کاک سەرکەوت. وڵات بەهیوای سەلامەتی کاک سەرکەوت. پێشمان خۆش هەر ئەگەر بمێنی زەرورە بەڕاستی قسە بکەین. سەرەتا ڕێز و خۆشەویستیم بۆ کاک محەممەد هەر لە ناو ئستۆدیۆم، بەڵام بەس لە دەرەوەم جاریوێک کوردەڵێ ئەوە چی تێوەردە مڵاکێکی تێوەردە زار ناجارە بۆی پێشتەکە بەتانتر بێ خەمتان نەبێ مڵاکەکە حازرە دەی. ڕێز خۆشەویستم بۆ کاک محەممەد. ینی بەڕاستی من دەزانم پیاوێکی چەند جدیە، ینی ئەم زۆر پێم خۆش و کاک محەممەد لەم گەنگەشە و دیدارە ئامادە بێ، چونکە دەزانم پیاوێکە تا سەرێ سقان جدیە، چەند کارەکەی خۆی خۆش دەوێت، چەند بە پەرۆشی ئەوەیە کە ئی کاتێ ئیشەکە ئیشێکی جیاواز بکات، یعنی چوەکو ئەکتەر چوەکو دەرهێنەرکە. ئەمە تەجروبەیەکی زۆر گەورەیە بۆ کاک محەممەد لە بواری فیلمسازیە و منیش لە دڵەوە زۆر خۆشحاڵم کە ئەم فیلمە بەم شێوە جەماوەریە سەرکەوتنی گەورەی بەدەستهێناوە. بەڕاستی ئەمە شانازیە کە لە هەولێر فیلمێک بکرێ بەم شێوەیە لە سینەماکان نیشان بدرێ و خەڵک سەپۆرتی بکا و بلیتی بکڕێ و بچیبی بێنێ. ئەمە بۆ خۆی لە خۆیدا بۆ کاک محەممەد ینی شانەزێکی گەورەیە، کارێکی گەورەی کردووە، دەستخۆشی لێرەکەم. بەڕاستی زۆر گرنگە. من هەمیشە ئەڵێم سەپۆرتی گەورەی فیلمسازی بینەرە. ئەگەر ئێمە نەتوانین سەپۆرتی بینەر بەدەست بێنین، سینەما هەرگیز ناکەوێتە سەر پێ. یعنی یەک لە گرنگترین کێشەکانی ئێمە لە بواری هونەر، لە بواری شانۆ، لە بواری ئەوەیە کە ئێمە زۆر لاوازین لەم بیرکردنەوەماندا، نەمانتوانیوە بەڕاستی بینەر بکەینە سەپۆرتی سەرەکی کارەکانمان. هەمیشە بیرمە لای حکومەتە، لای تەلەڤیزیۆنەکانە، لای کۆمەڵێک سەرمایەدارە کە ئەمانە گرنگن، بوونی ئەمانە گرنگە، بەڵام لە کۆتاییدا ئەمانە هەموو فاکتەرێکن، کۆمەڵێک فاکتەرن ئیشان لەسەرەکەین بۆی بگەین بە سەپۆرتی گەورەتر کە سەپۆرتی بینەرە، کە ئێمە توانیمان سەپۆرتی بینەر و پشتیوانی بینەر و هێزی بینەرمان دەستکەوت. ئەو وەختە پرسی فیلمسازی لە کوردستان ئەچێتە قۆناغێکیکەوە، زۆر ئاسانتر دەبێ، زۆر باشتر پێشەکەوێ و پەیوەندێکی باشتریش لەگەڵ بینەری کورد و بینەری دەرەوەش دروست دەکات. چونکە ئێمە دەزانین هەموو دەرکەوتنێک لە خۆماڵیەوە بۆ دەرەوەی خۆتە، تو لە ناو خۆتەوە ئیشەکەی، لە ناو خۆت ئەبێ سەرەتا شوناسێک کتەبێ، ناسنامەیە کتەبێ، پێگەیە کتەبێ، اینجا ئەتوانێ بچیتە دەرەوەی خۆت، کە بەداخەوە زۆرێک وازان ئەکرێ ئێمە بە پێچەوانە ئەم هاوکێشەیە سیرکەین لە دەرەوە بین بۆ ناوە، کە من پێم وایە ئەمە دروست نییە، بە تایبەتی بۆ هونەرە جەماوەریەکانی وەکو سینەما یاخود دراما زۆر گرنگە تۆ لە سەرەتا ئەم بازاڕی کە هەیە کە فیلمەکەی تیا بەرهەمدێنی ئەم بازارە ڕازی بکەیت. زۆر کەسیش ئەمەی والێک داوەتەوە کە ڕازیکردنی ئەم بازارە
ماناوێت تۆ گوتاری سینەما سادە بکەیتەوە، ماناوێت تۆ دەستبەرداری کۆمەڵێک مەسایلی جوانناسی و ئێستاتیکی و کۆمەڵێک مەسایلی هوەری بیت. لە ڕاستیدا ئەمە بیرکردنەوەیکی دروست نییە، بیرکردنەوەکی زۆر ناتەن دروستە. ئێمە هەمیشە پێمان وایە ینی زۆرێک لە سادەکردنەوە هەیە، پێمان وایە عیبێ لە هوەر لە کاتێکدا ئەم سادەکردنەوەیە کە بەهایەکی ئێستاتیشی گەورەیتە کە توانای کۆنتاکتی هەیە لەگەڵ بینەر، دەتوانێت بە ئاسانی پردی پەیوەندی و متمانە لەگەڵ بینەر دروستکات. سادەکردنەوەیکی ئاسان نییە، یەکێکە لە سەختترین ژانرەکانی کارکردن تۆ بتانی فۆرمێک پێشکەش بکەیت کە توانای کۆنتاکتی هەبێ و بەهای هوەری خۆشی بپارێزێ. ئەمە زۆر گرنگە. لەسەروی هەموو ئەمانە شتێک ڕەوەستاوە کە بەداخەوە من لە بەشێکی هوەری کوردی بە شێوەیەکی ونبوو دەبینم، ئەویش مصداقیەتە. یعنی ئێمە زۆر گر پێویستمان بە ڕاستگۆیە، پێویستمان بە مصداقیەتە، لەگەڵ بینە ڕاستگۆ بین، لەگەڵ خۆمان ڕاستگۆ بین. اینجا گوتارەکەمان ئەبێتە گوتارێکی قبول کرا و بینەر پێشوازی لێ دەکات. یعنی من ئەم فیلمە لەگەڵ هەموو سەرنجەکانم لەسەری کە دواتر لەگەڵ کاک محەممەد بەیەکەوە باسی دەکەین. ئەکید یعنی کە ئێستا کە فیلمەکە باز دەکەین خۆی لە خۆدا ئەمە ڕووداوێکی گەورەیە کە فیلمێک ببێتە جێگای سەرنجمان، وەکو کاک سەرکەوتیش وتی ئەم هەموو ڕای جیاوازە دروست بکات، هەردوو دوو فەریق دروست بکات، یاخود چەند فەریقێک دروست بکات، ڕای جیاواز و دنیابینی جیاواز دروست بکات. کەواتە شتێکێ ئێمە لەسەری بوەستین، شتێکێ ئێمە جولاندووە. فیلمێکەیە کە شایستە ئێوە بووە سیسەیری بکەین، دواتر گەنگەشەی بکەین، دواتر لەسەری بنووسین، دواتر باسی بکەین، ببێتە باسی کۆڕ و کۆبنەوە. ڕێک ئەمەش وەزیفەی هوەرە لە هەموو دنیادا. وەزیفەی هوەر ئەوەیە کە ئەم گۆمە وەستاوەی ناو کۆمەلگا بجوولێنێ، کۆمەڵێک دیدگا و ڕوانین دروست بکات، زۆرێک لە جەدەلیەت و دیالکتێک دروست بکات بۆ ئەوێ بتوانین ڕای سێم و چوارەم و پێنجەم بەکاربێنین بەرهەم بێنین. بۆیە من دەستخۆشی لە کاک محەممەد دەکەم کە ڕووداوێکی دروست کرد. تەمان کاک محەممەد و ستافی کارەکەی لە هەمووی لە کاک محەممەد کورد نەکەینەوە، ئەو ستافێکە لەگەڵی ئیشیان کردووە ئەکید ینی لە ئەکتەر و لە پشت کامیرە و هەموو کادرە هوەریەکان و لە سینارست و لە بەرهەمهێن و هەموو ئەوانەی کە بەشێکن لەم فیلمە. ئەم فیلمە بە شێوەیەک لە شێوەکان ئەچێتە ناو مێژووی فیلمسازی کوردی و دەشتوانم بڵێم سەرەتایەکی گرنگە بۆ ئەوەی بیرکردنەوەیکی جیاواز ئێمە بینەوە ناو پرۆسەی فیلمسازی کوردی. بەڕاستی ینی بیرکردنەوەکانی خۆمان ڕاست بکەینەوە بە دوای ئەو ڕێگایە بگەڕێن کە دەمانباتەوە سەرمەبەست. ئێستا ئەسمە سەر فیلمەکە ئەگەر کاک سەرکەوت نازانم بەردەوام بم لەسەر فیلمەکە یاخود دەرفەتێک کاک محەممەد ژیان دە قسە بکە. وەڵام من وشەکانت زۆرم پێجوان بکە بەو شێوەیە باسی و فیلمە ترکاک هەمەسوار وای مەشێت ئیشیمە و بیدایەتی کاری ئێمە لەسەر ئەو بکە ڕاستی فیلمە دروستکە بۆی کە خەڵکانێکی زۆر بتوانم مەسەلەن ئاسایی جیالەوەی مەسەلەن ڕووناکبیر و ڕۆشنبیر و ئەوانەی کە دەزانم مەسەلەن توانم شەهادەی گەورەوە ئەوانە بەجیا کە فیلمەکەیان پێ باش پێیان خراپ بێ، بەڵام لە ئاخیری ئێمە کۆمەلگایەکمان هەیە پێویستە فیلم ببینێ و تامی لێ بکە و چێژی لێ ببینێ و بتوانێت کە لە پەیامی ئیشەکە تێبگا لە فیلمەکە تێبگا و خاڵی جەوهەری ئێمەش لەسەر ئەوە بوو کە چۆن بتوانین فیلمێک دروست بکەین بۆ کۆمەلگا و لەسەر تاک کە بتوانن مەسەلەن 2000 3000 4000 بێنەوە ناو سینە. باوەڕ دەکەم من شتێکم بێت لەسەر ئەو فیلمە کاک هەمەسوار کاک سەرکەوت گەنجێک وڵی نازانم ێستاش بە دوای دەگەڕێم وتیان 10 هاتووە تکیتەکەی بڕیوە فیلمەکەی بینیوە. یعنی ئەوە خۆی لە ئەسڵدا من باوەڕم نەدەکرد، من دەمزانی کە خەڵکانێک ڕەنگە 2000 تکیتەکە بۆ بڕم 3000 چکە چێژی فیلمەکە خۆم لە نایی بووم لە دەرهێنان و لە دروستکردن و لە پرۆڤە و لە ئیدیتینگی مۆنتاژی شەکەش خۆم کردبووم دەویست چێژی هەبێت، یعنی هەر شتێک نەبێ ئەوەندە قورساییەک بێ خەڵکی ئاسایی تێنەگا و ویستم 50 بە 50 بێ 50 بە 50 بێ فیلمەکە جەم هەر بەدووە گەنجە دەگەڕانم گۆ خوا چێە دەپلیتی 10 هاتووە فیلمەکەی بینەوە یەک لە کوڕەکانی خۆمان کە تکی توشتیان دەفرۆشتوانە بە سوودفە ینی باسییان کرد، بەڵام لە لای مەخاڵێکی زۆر گرنگ بکاتە ئەو فیلمە دەمێنێتەوە بۆ مێژوو نەک من وەک دەرهێنەری ئیشەکە ئێمە هەمومان لە ستافی
بەرهەمهێنەوە تا ئەوەی کە لە خوارەوە سێرڤیس و خزمەتگوزاری زۆر دڵخۆش بووین بەو ئیشە سەرکەوتنێکی باشی بەدەستێنا ئێمە ئامانجەکەمان پێکاوە من باوەڕ دەکەم ئەو فیلمە تا 20 ساڵی تر تا 30 ساڵی تر شوێن خۆی بگرێەوە ڕێگایەک بێ پێگەیەک بێ بۆی خەڵکانێکی تر دوایی نازانم دوای ئێمە ڕەنگە گەنجی زۆر باشتر بێت لەسەر شێوازی و نەوعیەتی و دەرهێنانی بەرازیل لە شینەکە کار بکاو ئەو ڕێچکەیە بگرێت. بەڵێ کاک سەرکەوتیز مداخلەیەکت نییە؟ واللهی من حەزم کرد پرسیارێ لە کاک محەممەد کەم کاک محەممەد جام بیرۆکەکە لای تۆ بوو یاخو لای سینارێز بوو وەکو بیرۆکە یان سیناریۆکە هاتە بەردەستی بەڕێستان و ئیترویستت پلانتان بۆی دانائیشکەن؟ نا بیرۆکەکە هی کاکداروینە کاکداروین وەیس نووسین و بەرهەمهێنەری شەکەیە و ئەمە کە یەکترمان ناسی نزیکەی ساڵێکە وڵای یەکترمان ناسیوە تقریبەن ساڵێک و دوو مانگە یەکترمان ناسی و چیرۆکەکەی هێنا سیناریۆیەکەی هێنا من تەماشام کرد زۆر پێم خۆش بوو دڕگای کاک هاوکار بۆ پیکارەکە لەگای ئەوە یەکترمان ناسی ئمە بووینە تیمێکی سێکەسی و زۆر سینەماییانە و برایانە قسەمان لەسەری شەکە کرد بێ هیچ مجاملەیەک یعنی یەکسەر گوتم من ئیشەکە زۆر جوانە و زۆر پێخۆشە نووسینەکەم زۆر پێ جوانە سیناریۆیەکە و دەتوانین ستارت لێ بدەین و دەستمان پێ کرد چوینە ناو بواری ئامادەکاری بەرهەممان هێنا. بەڵێ اینجا من پرسیارێکی کەشکا حەمە سواگجان ئەمە گوایە ویستم بۆ بەڕێستانی بەجێ بێڵم با بڵین ئەو بەڕێزە خۆی شارەزای سیناریۆ نووسینە بە وردی یان هاوکاری تۆی تیا بوو؟ نەنا ئەو کەسێکی زۆر زیرەکە کاکدارین هەم هاوڕێ هەم من بێم جامەلە یعنی ئەو ماستەری هەیە لە سینەما لە بەشی ئەنیمەیشن ینی کە بەشی زۆر ینی بڵێ ئەو ماستەری هەیە لەو بوار ئەو لە نووسین یاخود لە بیرۆکە وەرگرتن زۆر زیرەکە سەدە من بۆ خۆم هەموو چیرۆکێکم پێ باش نییە بۆی کە من ئەکسێپتی بکەم ڕەنگەدایان چیرۆک بێتە ناو سینە کورد بۆی کە بەرهەم بهێندرێ بەڵام ئەکسێپتکردنی زۆر زەحمەتە لە لای من بەڵام ئەو چیرۆکە زۆر لام تایبەت بوو و پێم خۆش بوو کە دروستی کەم چکە دەمزانام تایپی منە و لەگەڵ ڕۆحیەتی من دەگونجێ چکە منشە لە هەولێر خەڵکی هەولێر بوو لە هەولێر گەورە بوو مایتر ئەو چیرۆکە لەگەڵم کۆمنێکت بوو زوو و ئەوەی کە نووسرا بوو زوو لەیدام بۆ ئەوەی کە بەرهەمی بێنین. بەڵێ اینجا من مەبەستەکەم بۆیە ئەوە بوو با بڵێن بە عەرەبیە کاڵێ مەزهەبی نووسین ئەو مەدرسەیە کە نووسینەکەی لەسەر نووسیوە دیار بوو کەسێکە کە شارەزای بواری نووسینە لە نێوانی با بڵێن سروشتی و کۆمەڵایەتی و ئەو ڕووداوانە وا چەندرابوو یعنی لە واقع وەرگیراوە و زۆر بە سروشتی و بە چۆن بڵێ تەبیعی و ناچرال تەبیعی و هەروە ئیجتماعیش بوو ئیشەکە خراب بۆ ڕوو یعنی ئەوەی کە من بینیم ئەمە شارەزایی ئەو کەسە پێشانەدا کە لە سیناریۆ نووسینە وریا بێت لەگەڵەوەشە کاک محەممەد جان من ئاگام لە ئاستی خوێندنی بەڕێستان نەبووە لە بواری سیناریۆ لە بواری فیلم سازیە بەڵام هەمان تواناشم لە دەرهێنانی شابینی اینجا بۆیە لای منەوە دروست بوو ئایا تۆ یارمەتی ئەوە داوە یان ئەوە بەتوانایی هەبووە تاکو دوێنێ پێرێ خۆت بۆ من باس کرد کە تۆ چی تەواو کردووە نەمزانێ چەندێ من تۆش بێکەوە ئیشێکمان کردووە بەسە و ئاگاداری ئەوە نەبوو اینجا ئەو سەبکە ئەو ستایلە شتێکی جوان بوو کە ئیشی لەسەر کرابوو. کاک حەمەسوار جان لای منەوە تەواو فەرموو بەڕێستان من ئەگەر دوای شتێکی کە پێمەناوە باشە برە دەست خۆش کاک سەرکەوت وەڵام من دەمەوێت لە ئەدرسی فیلمەکەەوە لە عینوانی فیلمەکەەوە لە سەرەتا بچین ناو فیلمەکە کاتێک کە سیارەی بەرازیلی هەڵبژێدراوە جار بە هەر ڕەنجێک بێ بەرازیلی لە مێژووی کووردە ینی
لە ئایکۆنی خۆی دەرچووە لەوەی کە سارێکە و خەڵک بۆ سەرکەوتن بەکاری دێنێت لەبەرەوەی لە دوو سەردەمی جیاوازە توانیوەتی ڕەهەندی تر وەربگرێ مەسەرەن لە سەردەمی شۆڕشە زۆر لە ڕێخستنەکانی ناوخۆ سیارەی بەرازیلیان بەکاردێهێنا بۆ چاڵاکیەکانیان و بۆ ئەو کارانەی کە لە ناو شار دەیان کرد لەو سەردەما بەرازیلی پێیان دەگوت سەمتی کورد یاخود هەلیکۆپتەری کورد یعنی بیرم لێ نازانم کاک محەممەد ڕەنگە لەم تۆزێک بچووکتر بێ لەم بوارە بەڵام من ببیرم دێ بەڵێ لە هەشتاکان پێیان دەوت یعنی سەمتی کورد یان هەلیکۆپتەری کورد تارێک کوردی یعنی وەکو وەسیلەیەک ڕێخستنەکان بەکاریان دەهێنا بۆ کردارەکان لە هەشتاکان ڕەهەندێکی وەگر بەرازیلی بووە بەشێک لە زاکیرەی شۆڕژگێڕی کوردی لە بنیادی شۆڕژگێڕی کوردی لە دوای نەوەتەکانیش بەهۆی ئەو ڕەوشە خراپەی بەسەر کوردستانە هات و هەڵوەشانەوەی دەستگاکان و گۆڕانکارێکی گەورە ڕوویدا کە بن هەمیشە پێم وایە کورد لەم قۆناغەیە یعنی وەکو پێویست ئامادە نەبوو بۆ ئەم گۆڕانکاریە گەورە بە ڕەوشێکی بەرسەدمەیە کەوت کە هەموو شتێک لە هێگرا بە تەواوی گۆڕدرا لەم مەرحەلەیەش کە باری ئابووری وای کرد ینی شلەژان دروست بێت زۆرێک لە ڕاوەڕوو دروست بێت زۆرێک لە دەستدرێژی دروست بێت یعنی کۆمەڵێک شت ڕوویدا دیسان لێرە بەرازیلی جارێک کە لەو ئایقۆنەتی خۆی دەرچوو بووە بەشێک لە زاکرەی شار کە زۆر جار ڕێگری پێدەکرا زۆر جار ڕاوڕوتی پێدەکرا خەڵکی پێدەکوژرا یعنی بۆیە هەڵبژاردننی خودی بەرازیلەکە خۆی لە خۆیدا یعنی هەڵبژارنێکی زیرەکانەیە من لەم دیدارە بە هیچ شێوێک ناچمە سەر ڕەهەندی حزبی کە هەندێک جار تەفسیری بۆ کراوە من لەگەڵەوە نیم کە ئێمە بەڕاستی لەم ڕەهەندەوە بچین ناو فیلمەکە دەکرێت خەڵک ئەم تەفسیرەشی بۆ بکە خەڵک ئازادە لە تەفسیرکردنە بەڵام من دەمەوێت وەکو ڕەهەندی فیلمسازی لە ڕووی ئایکۆنسازی و سیمۆلۆژیەوە هەروەها لە ڕووی نەتەوەیشەوە کە دواتر باسی فەلسەفەی ئیشکردن ناو مێژوو دەکەم ئێمە وەکو ملەتی کورد پێویستە چۆن لە ناو مێژوو ئیشکەین و ئایا ئەم فیلمە تا چەند خزمەتی ئێمەی کردووە کە لە ناو مێژوو ئیشمان کردووە بۆیە من هەڵبژاردننی ناوی بەرازیلی شینەکە بە بەشێکی گەورەی مارکێتینگ دەزانم بۆ فیلمەکە بەشێکی گەورەی تەسویقی فیلمەکە لە ڕووی نۆستالژیاوە لە ڕووی تهیئەکردنی زاکیرەی گشتی کۆمەلگا بۆ ئەوەی بربەشێک لە ڕابردوو خۆی بکەوێتەوە لە ڕێی ئایکۆنێک کە سیارەی بەرازیلیە ئەمە جۆرێکە لە زیرچی جانەزانم عینوانەکە لە لای نووسەر هاتی ئێلان دەرهێنەر داینەوە بەهەرحاڵ لە هەر شوێنێک هاتبێ عینوانەکە بۆ تا بەشێکی لای تۆیە بەو ناوە هاتوتە لای منەوە بەرازیلی شینەکەی من ینی بەشێکی گەورەی مارکێتینگە بۆ فیلمەکە ئەتوانێک زار مارکێتینگی گەورەیە تۆ ئایکۆنێک کە لە ئایکۆنەتی خۆی داماڵراوە و ڕەهەندی تری وەرگرتووە بە ئاسانی ئەبێتە بەشێک لە مارکێتینگ بۆ ئیشەکەی خۆت ئاڵێن هەمیشە ئاڵێن یعنی ئەدراس یاخود ناونیشان تێکستێکی تەواوە دەکرێت تۆ مەسەلەن فیلمێک تەنها لە ڕێی ناونیشانەکە بخوێنیتەوە لەبەرەی ناونیشان خۆی فیلمێکی تەوا بەڵام فیلمێک ناتوانانی بێ ناونیشان بخوێنیتەوە فیلم ئەبێ ناونیشانەیە بەڵام ناونیشان خۆی فیلمێکی تەوا و تێکستە جا بۆ شعر بێ بۆ ڕۆمان بێ بۆ شانۆ بێ ناونیشان لە ئێستادا لە بواری سیمۆلۆژیارە بایەخی گەورەی خۆی هەیە لە مەسەلەی مارکێتینگ و لە مەسەلەی دروستکردنی تێکستی تەریب بە تێکستی کاری هونەری من فیلمەکە وەکو ستایل ڕاستە فیلمەکە زۆر جێڕانەوەیشی سروشتیە وەکو ئەوەی یعنی فۆتۆگرافەرێک یاخود ڤیدیۆ وێنەگرێکی ڤیدیۆ دانیشتی بێ لە گەڕەکێک بێوێتی ڕۆکی گەڕەچێک بژێڕێتەوە من بۆیش کە لە وتارەکە باسم کرد زیاتر وەکو ژانر لە فیلمی سەربردە دەچێت کە سەربردەی کە کەسێک یاخود گەڕەچێک یاخود کۆڵانێک بجێڕیتەوە من فیلمەکەم وابینی لەبەرەوەی ئەوەندەی بایەخ بە ئایکۆنە مێژوویەکان درابوو لە ناو فیلمەکە ئەوەندەی بایەخ بە کارکتەرە مێژوویەکان درابوو ئەوەی بایەخ بە نیشاندانەوەی مێژوو وەکو خۆی درابوو کەمتر خەیاڵم تیابینی کەمتر ئەوم بینی کە مەسەلەن ئەم دنیای تێکەڵ بکرێت لەگەڵ دنیایەکی فەنتازی و دیدگای تری بخاتەوە هەستم کرد فیلمەکە دەیەوێ
ببێتە ڕووبەرێک بۆ گوێڕانەوەی چیرۆکی گەڕەچێک گۆڵانێک چەند کارکتەرێک ینی بوو کارەکەیمە ببوورە بڵێ کاک هەمەسوار بەسەرەن ئێمە ویستمان زۆر ریالیتی چیرۆکەکە بژێڕینەوە ینی زۆر مبالغە لەو فیلمەدا نەکەین بەتە من ئێستا دەبێتە نزیکەی 20 ساڵ لە ناوکاری هوەری بەپێ و تەمەنی خۆ ینی لە زۆر کاردا مەسەلەن فیلمی سینەمایی و شۆڕ فیلم و نازانم 50-60 کوردە فیلم و 15-20 فیلمی سینەمایی درێژ بەشداریم کرد بەشێکیان زۆر دەچونە ناو مەسلەی هەموو سینەکان دەچونە ناو خەیاڵ لێکدانە مەسەر دەرێنەرەکان زۆربیانەوەی کە من کارم لەگەڵ کردنەوە مەسەلەن بەشێکیان دەچونە ناو دەرهێنانی جۆرێکی خەیاڵی قوڕس کە بەحساب ئەو شتێک دەزانێت کە ئێمە تێی ناگەین یان نازانم خەڵکی ئاسایی ناوێت تێبگایمە ئەو شتانەمان هەموو دیلیت کرد لەو فیلمە لاماندا ینی تو ئەم بەسە لەو فیلمە ویستمان زۆر ریالیتی شتەکان بژێڕینەوە واقعی بین سەردەمی ساڵی هەشتایەکان و نەوەتەکان بە جوانی چیرۆکەکان وەکو فۆتۆ وەکو ئەکتینگ وەکو جلوبەرێک وەکو ئەکسسوار وەکو بە ئارت هەتا لە ڕووی دەرهێنانەوە من وای ئیش بناو کرد کە جۆرێک نەبێ زۆر مبالغەی لەناو بکەین و بچینە ناو هەر خەیاڵ و پەیام و شتی قورس و ئەوان ویستمان زۆر ئاسایی چیرۆکێک بژێڕینەوە و پەیامێکی جوانی هەبێت کە ئەو جۆرە فیلمانە لە دنیادا زۆر قەدیمە ها مەسەلەن لە تۆ بڕیت باسی هۆڵ بکەی ئەو ستایلی فیلمی گانگستەری پێدەرێن کاک هەمەسوار جەناب شارەزای گازنۆ ڕۆیال هەیە فیلمی گوچ فەلاس هەیە ڕۆبرت دینیرۆ ئەکتێرە لایۆک جۆی پیسی کۆمەڵێک ئەکتەری زۆر باش تێدا ئێستا ناوەکانم ببیر نایە هەتا بڵێ گادفادەرێژ ینی بەشێکە لەو مەسەلەی گانگستەریە لەو جێرانەوە چیرۆکی ئەو فیلمە ئەو خەتەیە ینی لە چیرۆکی ئەو خەتەیە بەپێی جوانکاری و ئیزافەی خۆمان و بەشێک لە خەیالی خۆمان بەڵام ئەوە ناکە شتێکی مجاملەی تێدا بێتن ویستمان زۆر ئاسایی چیرۆکە بژێڕینەوە لە دەرهێنان زۆر قورس نەبێ لە دوێنەگرتن زۆر قورس نەبێ هەولێر جاران چۆن بووە چایخانەکان چۆن بوونە خەڵکەکە چۆن بوونە ئاسایی چیرۆکەمان بژێڕێنەوە زۆر نەچینە ناو شتی قورسی جۆری دیکەی کە بەشێک دەرهێنانە پێیان وایە زۆر ئارتە و جۆرێکی ترەوە ئەوانە نا ئەو شتانەمان هەموو دیلیت کرد هەستان جۆرێکی تر بۆ خەڵکی خۆمان بۆ کۆمەلگای خۆمان بە سادەی ئیشمان کرد پێم وایە بەشێکی سەرکەوتنی ئەو فیلمەش ئەو خاڵە بوو کە بیرمان لێ کردبەوە ڕێک منیش کاک محەممەد ڕێک مەبەستمەوەیە کە ڕوخسەتم لەی توخوا دوو چەمکی کرد حەزم کردە و دوو چەمکە منیش سەرنجێ بخەمە سەری مەسەلەی گانگستەر با بڵێن لە لای خۆمانەها شەقاوەی پیاڵێن ئێمە خۆشمان لە فیلم و دراما کوردیەکان و شانۆ کۆنەکانمان شەقاوە بەشێک بووە لە گێڕانەوەی ڕووداوەکان لە ڕێی زمانی ئەوانەوە بە تایبەت لە ساڵانی هەشتاکان و حەفتاکان چونکە ئیشمان پێ بووە وەکو بوارێکی ڕەمزی هێماکاری کە نەمانەتوانی لە ئیشەکانمانە ڕاستە و خۆ بچینە ناو بابەتەکان پەنا ئەبرایە بەرەوانە هەر لەوانە مەسەلەن ڕۆستەمی نەوتفرۆش لەو بابەتە بووە و شتێکی کەش کە باسی تەکنیکی سینەمات کرد کە وەکو لە ئیشەکانی ترە تۆ ئێوە لێرەش بەکارتان هێناوە بەڵام ئەو ڕووناکیانی کە ئێوە بەکارتان هێناوە ئەو کەرەسە و باگراوندانی کە ئێوە خستوتانەتە ناو فرێمەوە ناو چێوەی فیلمەکەوە لە شتە سروشتیەکانەوە بووە یعنی ڕووناکیەکتان هێناوە ڕووناکی سروشتیە بەڵام جوانکاری سروشتی تیاکراوە ئەوانە بۆ نەبێتە ئیشی هوەری بۆ نەبێتە ئەوەی کە لە خزمەتی ئیشەکەیا بێت محەممەدجان لەوایە لەگەڵتانیم کە با بڵێن ئەوانەتان هەموو دیلیت کردوێن نا لەوێش ئیشتان تیا کردووە لە فرێمەکانتە دیارە من با بڵێن نەمتوانی فیلمەکەم وەکو فرێم لە بەردەسان نەبوو تا فرێم بە فرێم بۆت شەرحی ڕوونکردنەوە شیتەڵی فرێمەکانت بۆ بکەم چی لە ڕووی دەرهێنان چی لە ڕووی بەکارهێنانی ڕنگ و سروشتی ڕەنگەکان و لایتینگ و ئەوانی تر
کاکسەر کە ئەو بەشە ئێمە دیتمان کرد بێت زەربەی سڵکەین لە خاڵێکدا کە بڵێم نا ئەوانە هیچ مەسەلەن هیچ نەبێیان شتێک نا ئێمە مەبەستم لە شێوەی جێرانەوە فیلمی بەرازیلەکە زۆر 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 جیاوازە ینی جیاوازە لە نەوعیەتی جێرانەوەی ریالیتی هەتا لە وێنەگرتندا ئێمە زۆر حساس بوون بۆ ئەوی کە نەچینە ناو شتی زۆر پامی قورسی ئارتی کە بڵێن تەنها بۆ فێستیڤال چەندە من بۆ خۆم کە ئیشم کردە بۆ فستیڤالیشم کردەوە شتەکە دەبێ ڕاستی دەبن ینی فیلمەکانم یان ئێستا فیلمێک درێژم حازرە بۆ فستیڤال بەڵام فیلمی بەرازیلەکە خەتێکی تر بوو لە بەرهەمهێنان خەتێکی تر بوو لە نەوعێتی جێرانەوەیەکی زۆر زۆر سادە و قورسێکی تدا نەبێ بۆی کە خەڵک و ڕووناکبیر و ڕۆشنبیر بتوانێت هەزمی بکە ئەو فیلمە جا ئەو نوع گەیاندنی فیلمە زۆر قورسە تۆ بتانی ئارتیستێک ڕازی بکەی و خەڵکێکی زۆر زۆر سادە کە یەکەم جاریتی بێتە مۆڵێک یان سینەمایەک ڕازی بکەی ینی تۆ ئەگە بتوانێ 50/50 ڕابگری ئەو زۆر زۆر قورسە ینی من دەڵێم ئێستا سیناریۆیەک خۆمان لە هەستێکمان بینوسین بۆ ئەو بابەتە ئارتیست و خەڵکێکی سادە ڕازی بکەین قورسە بەتایبەت لەو سەردەمەدا ئێستا حالیان هۆلیودیش کێشەی ئەو شتەی هەیە ینی دەوی شتێک بکە ئۆسکار بێنێ و شتێک بکە لە بۆکس ئۆفیس و لە فستیڤالەکانیش توانم خەڵات ببا و پارە پەیداکە ینی هەردوو لا ڕاگرتنیان زۆر زۆر قورسە بەرازی لەشینەکە ئەوەی کە ئەو شتەی لابێت ئەو خەتە بوو کە کاک سەرکەوت فیلمێکی زۆر قورس نەبێ بۆ خەڵکی خۆمان و ئارتیستەکانیش پێیان خۆشی بتوانن هەزمی بکەن ینی ئەوە مەبەستی ئەسڵی من بوو بەڵێ کا حەمەسەر جان عەفو فەرموو دەست خۆش وەڵا کاک سەرکەوت من سەرنجیم لەسەر ئەم فیلمە مەسەڵەن لەم فیلمە من هەست دەکەم ڕەهەندەکان وەکو ئەوەیە کە وەکو هونەرمەندێک لەوحەیەکە کە زەخرەفە ئەکە بۆ ئەوەی ڕێک وێنەیەکی مێژووی بینا بکاتەوە بەبێ ئەوەی ئیزافاتی تیا بکە بەبێ ئەوە زیاد و کەمی تیا بکە هەستم کرد کاک محەممەد و سینارسی زۆر حرسی ئەوان هەبووە کە وێنەیەکی زۆر ڕاستەقینەی ئەو پەترە مێژوویە بجێڕنەوە تەنانەت ئیشان لەسەر کۆمەڵی ئایکۆنی ئەم پەترەش کردووە ئەگەر چی ناویشیان نەبردووە بەڵام هەم لە فۆرما هەم لە دەنگا لە شێوەیە لە زۆر شتا هەوڵتانداوە هەموو شتەکان وەکو خۆی بنیاد بنێنەوە وەکو ئەوی جارێککە ئێوە دەتانەوێ ئەو واقعی کە خەڵک پێش 30 ساڵ بینیوێتی جارێککە بەری بکەوێتەوە بۆیە بەڕای من یعنی ئەوەی لەم فیلمارە هێڵێکی درامی نییە گەشە بکە بەڵام کارکتەر هەیە شوێن هەیە زەمن هەیە تۆ کارکتەرێک تێچێتە پێشەوە هێڵێکی درامی نییە کێشەیەکت نییە لەبەرەوەی پاڵەوان هەیە بەڵام نار لەم فیلمەیە وجودی نییە چکە پاڵەوانەکان لێکترەچن مەسەن پاڵەوانێکێ دیسان ئەوەی بەرامبەریشی هەمان هەر کۆمەڵێک کەسن مەسن ئەو پێکدادانەش کە درست دەبی لە نێوان دوو هێزی نار نییە بەمانای فیلم سازی مەسەن یەکیان تەمسیلی خێر بکە یەکیان تەمسیلی شەڕ بکە یاخود یەک ڕەش بێ یەک سپی بێ ئەمەیتیان نییە بە شێوەیەکی گشتی ئەوەی حزوری گەورە هەیە زیاتر فیلمێکی سەردی جێڕانەوەی حیاتی گەڕەچێکە شارێکە کۆڵانێکە زیاتر یعنی شێوەیەکی دیکۆمنتاری و دوکۆدرامی وەگرتووە زیاتر لەوەی کاتە فیلمێکی درامی بێ چکاگە سیرکەین لە هەموو فیلمەکە یعنی هەست بە کەڵەکەبوونی دراما ناکەین هەست بە بەرکەوتن ناکەین بۆ سیرع هەڵبچێ هەست دەکەین دەڕوا تا لە ئاخیر لە خاڵێک بە کۆتایی کارکتەر ئیتر فیلمیش کۆتایی پێدێ کەواتە ئەوەی کە لەم فیلمە ئەوەی قیادەی ڕووداو دەکا ئەوەی قیادەی پلۆت دەکا ڕووداو نییە کارکتەرە کارکتەر ینی بەڵێ مەسەلەی پاڵەوان و دژە پاڵەوان ئەلبەتە سینەما دنیایەکی زۆر فراوانە بۆی کە تۆ شتی لە ناودا بنووسی و خەیاڵ بکەی لە ناوی مثلەن بۆ من عجیب و غەریب دەبێ ئەگەر نووسەرێک بتوانێت فیلمێک بنووسێ بەبێ دژە پاڵەوان ینی ئەوە لای من سەیرە و جوانە ینی پێم وانە یاسایەکە بێ بەس بڵێ پاڵەوان و دژە پاڵەوان ئەگەر لە هەموو کایەکانی هونەر بە شانە و شێوەکاری و میوزیک و نازم هەموو بەشەکانیانە باس کرێ زۆر ئاسایە فیلمێک دروست من پێم وایە زۆر گەورەیە ئەگەر تۆ فیلمێک دروستکەی
پاڵەوانت هەبێ و دژە پاڵەوانت نەبێ ڕەنگە مرۆڤێک لەگەڵ سروشدا سروش بکاتە دژە پاڵەوان مەسەڵەن ینی وەکو نمونە دەیڵم لەو فیلمەشدا کارکتەری جۆرا جۆری تێدایە یعنی تۆڵانی تێدایە خەتی تێدایە کێشەی تێدایە گری تێدایە تا کێشەیەک حەڵ دەبێت دەچێتە شتێکی تر پێم وایە ئەگەر پاڵەوان بەشی گانگستەریەکان ئەو تیمە پاڵەوانەکە بن کە دژن بخۆی لە ئەسڵدا ئەوانە کێشەکەنە بەڵام خەڵکی تر هەیە دژ بە دژ دەڕوە یعنی ئەو فیلمێکە دژە پاڵەوان لەگە دژە پاڵەوان دەڕوە من پاڵەوان لێرە بەمانای ئەخلاقی ناڵێم بەمانای فیلمسازی دەڵێم ئەو تیمە پاڵەوانن نا ئەوانە دژە پاڵەوانن ئێمە کردمانێتە پاڵەوان بۆ منە پابلۆ ئیسکۆبار کارکتەرێکی باشە نە کارکتەر ئەسڵەن خراپترین کارکتەرە لە دنیادا کەشتی زۆر خراپی کرد بەڵام ئەوە دژە پاڵەوانێک کە خەڵک ئێستا خۆشی دەوێت بۆ منە پێم وایە ئێستاوانێک کرێتە تەمەنی 14-15 ساڵیدان پێیان خۆشە مثلەن پێیان بڵێ پابلۆ ئیسکۆبار سینەما ئەو شتی تێدایە ینی بەڵام خۆ پابلۆ ئیسکۆبار چی باش ینی یەک کە بۆ خۆی و بۆ خێزانەکەی شتێکی باشی کردوێت بەڵام نەیکردووە بەڵام میترەوە بووە دراما و ئیتریش ئێستاەوە ترۆپکە مثلەن گادفازر بۆ خێزانەکەی هەندێک شتی دەکرد بەڵام کێشەشی هەبوو مشکلەشی حەل دەکرد بەڵام لە کۆتاییدا ئەو فامیلەکەی خۆی خێزانەکەی خۆی لای گرنگ بۆ ئێمە لە فیلمدا پێم وایە دەبی ئەو ڕێچکەیە بشکێنین پاڵەوان و دژە پاڵەوانەوەی کە نووسەر خەیاڵی بۆ دەکا شتێکی تر بێت لام زۆر گەورەیە و عەجیب غەریب دەبێت کاک محەممەد یەکەم زار ئێمە لە بواری فیلمسازی پاڵەوان لە مەسەلە ئەخلاقیەکە دادەماڵین یعنی ئێمە کە دەڵێن پاڵەوان ئەو پاڵەوانەیە کە لەنێو فیلم دراما دروست دەکات مەبەستمان نییە ئەم پاڵەوانە خێرەیان شەڕە ئەمە لەنێو عرف و عادەت و مجتەمەعە تۆ پاڵەوان بەم شێوە پێناسە دەکرێت ئێمە لە سینەما مەسەڵەن بۆ نمونە ئێمە مارک بێسمان هەیە پیاوێکی قاتی لە پاشا دەکوژێ و دەستی بە خوێن سوورە بێ بەڵام لە شانۆ پاڵەوانە یعنی دژە پاڵەوان نییە دژە پاڵەوان ئەو هێزەیە کە بەرامبەر پاڵەوان کە حەدەس دروست دەکات دژێکی هەیە کە پاڵ بە ڕووداوە دەنێ بۆی تەشەنە بکات چیرۆکەیتر من ئەم ینی بەعیب نابینم لە ئیشەکەی ئێوە کە دەڵێم دژە پاڵەوان حزوری نییە بالعکس دژە پاڵەوان هەیە بەڵام دژە پاڵەوانێکی بەرجەستە نییە ڕەنگە دژە پاڵەوانەکە خۆی لە هەمان ڕێیمان بەڵێ نانا من بۆی فۆرمی فیلمەکە ئەڵێم کە زیاتر ئەدباتەوە نێو دنیای ئەوەی کە تۆ ئەتەوێ ڕەوشێک نیشان بدەی شتێک نیشان دەی مەسەڵەن تۆ لێرە چیرۆکێکت نییە بە معەنی کۆمەڵی کارکتەرت بۆ دروست کردی تۆ کۆمەڵی کارکتەر تەیە کە چیرۆک دروست دەکەن کۆمەڵی کارکتەر تەیە کە مێژوویەکی دیاریکراوی قۆناغێکی شارێک کۆڵانێک گەڕەکێک نەتەوێک دەژێرنەوە طبعا ئەوە لە سەفلمەکە باز ناکەم بلاکە ژانرێکی زۆر چێژدارە لەبەرەوەی نزیکترین شتە لە ڕاستەقینە مەسەن تۆ زۆر ڕووداوی فێکیتیان نەکردووە هەوڵ نەداوە کۆمەڵی ڕوودا و بە زۆر بخەیتە ناوەکە و بۆەوە زیاتر سەرنجی بینەر بێ خودی کارکتەرەکان خۆیان ڕووداون یان لەنێو فیلمەکەتا بەڵێ کا حەمەسوارجان پاڵەوان وەکو بەڕێستان باستان کرد وەکو محەممەدیش باسی کرد یعنی مەرج نییە ئێمە پاڵەوانەکانمان هەمووی ئەرێنی بێت ئیجابی بێت نەخێر ئەسڵەن فیلمێک یان شانۆیە کاتێک کە پاڵەوانەکەی نەرێنی ئەبێت دژە با بڵێن خراپە بینەر ئەبێتە پاڵەوانە ئەرێنیەکە و سراعەکە لەگەڵ بینەرە دروست دەکات ئەمە ئەسڵەن مخاتەبەی بینەرە هەتا لە لای برێکیش داوای ئەوە کاڵێ من پاڵەوانێکی نەرێنیم بەرێ بۆی بتوانم بینەرەکەم بوروژێنم بینەرەکەم بگەێنمە ئەوەی کە بیر بکاتەوە بۆچی لەگەڵ دابنیشە بە دیارم پاڵەوانەوە بۆ ئەم مووقیفی نەبێ بەرامبەری اینجامیشە یەکێکە لەو چەمکانە با بڵێن پاڵەوانە نەرێنیەکە بینەری هێناوەتە ناو هۆڵەکەەوە و جوڵی پێکردوون باتخوا یەک پرسیارێکی برادرانەیە پرسیار و بۆ چوونە حەزەکەم بیان خوێنمەوە با لێمان دانەبڕێن جینا خانەڵێ کۆی گشتی بینەری بەرازیلێشینەکە چەندە لە ئێستادا وڵای من چونکە لە سەفەر نزیکەی 15 ڕۆژە بەڵام بەرلەوەی کە سەفەرکەم پێم وابێت نازانم 20 بۆ 25,000 بینەری هەیە جارێ
سەرکەوتوو بن. بزانم کاکە بابان حەمە ساڵح هەڵێ پێم وایە ئەوەندەی بیر لە فیلمێکی دەقیق کراوە لە ڕووی ژێڕانەوە بیر لەوە نەکراوەتەوە کە سوودمەندی مادی هەبێت چونکە جوانکاریەکی بۆ نەکرابوو. ئەمە من لەمە جوان تێ نەگەشتمتە نازام کاک محەممەد بیر لە فیلمێکی دەقیق کراوە لە ڕووی جێڕانەوە بیر لەوە نەکراوەتەوە کە سوودمەندی مادی هەبێت چونکە جوانکاریەکی بۆ نەکرابوو. من نازانم ڕستەکان ئەم ئەوی بەشی یەکەم لە فیلمێکی دقیق کراوە وەربەکۆی کە باسمان کردێمە وەکو ریالەتی چیرۆکەکەمان جێراوەتەوە بەندێک جوانکاری و ئیزافەی خۆمان بیلونەکە کە سوودمەندی مادی هەبێت چونکە جوانکارێک وڵات سوودمەندی مادی ئێمە ڕاستی ینی چکە لەسەر بەرهەمی خۆمان لەسەر پارەی خۆمان ینی فیلمەکەمان بەرەم هێناوە من و کاک دابین بەرهێنەری کارەکە نیوە بە نیو بنایسە جیرفانی خۆمانەوە هیچ پەیوەندی بە هیچ لایەنەکەەوە یان هیچ هەزبێک و شتێکەوە نییە بۆ دەبێت کە برادران هەموو ڕاستی بزانن لەو لایڤە ئەوەندە ئاسان نییە ئێمە بگەینەوە پارەی خۆمان ڕسکمان کردووە کە بۆ من ئێستا بە هەموو فیلم سازان لەڕێی پیجی فیلم سازانەوە باسی دەکەم تۆ زەحمەتە نزیکەی تو زانم 15 بۆ 20 دەفتەر دابنەی بۆ بەرەمهێنانی فیلمێکی سینەمای کە ئێمە تا ئێستا مەصرفی لەناو دەکەین و ئەو مەسەلە مادی ئەوەندە ئاسان نییە ئێمە بیگرینەوە بەڵامی ترەوە کاری منە ژیانی منە ڕووسکە دەبوو بم کرد بە من و کاک داروین کردمان بە هاوکاری کاک هاوکار فەرادەوە کە بەشێک بوو لە بەرهەمێنانی پرۆسی ئەو فیلمە سینەماییە ئەوەندە ئاسان نییە بگەینەوە پارێکی خۆم بەڵام ئێمە ژێرخانێک خەریکەدا دەنین بۆ بەرهەمهێنانی فیلمی سینەمایی و بەڵکو لە توزانم فیلمی دووەم و فیلمی سێم و ئەوانە بگەینە شتێک کە بڵێن ئێستا توانین قازانج بکەینەوە بە هاوکاری هەردوو کۆمپانیای سینە کورد و ئارتستی کە ئەوانە لە پشت ئێمەە بۆی کە بتوانانی بەرهەمی سینەمای دروستکەین و پەرە بە مەسەلە بزنسیەکەی فیلم سازی بدەین. بەڵێ بابزانام جیناخانش بۆ چوونێکە یا پرسیارێکی کێ هەیە ئەڵێ زۆر خراپە فیلم لەسەر کارکتەری مێژووی دروست بکەین و بە دڵی خۆماندا تاشینی بۆ بکەین و شت بدەینە پاڵی زۆر گرنگە بە کتێبێک پاڵپشتی لە بیرۆکەی نووسینەکە بکرێت وەکو بنەما. وەڵام حەزنی جوابی و کۆمنتە بدەمەوە بۆ نمونە لەسەر هەر کارکتەرێک لە دنیا تۆ ئەنیشتاین توزانم شتی لەسەر نووسراوە فیلمیش لەسەر دروست دەکرێت و هەرێکە بە زۆرێک لەسەری دروست دەکەوە شتێکی ئاساییە مەسەلا من دەرهێنەرێکم کاک حەمەد سوا دەرهێنەرە کاک سەرکە دەرهێنەر ئێمە هەر یەکەمان بە جۆرێک لەسەر جێرانەوەی ئەنیشتاین ئیش دەکەین یەکێکمان لە سەردەمێک یەکێکمان لە ساڵێک یەکێکمان لەسەر تەواوی ژیان نامەی و لەوانەیە هەزاران کتێب لەسەر ئەنیشتاین هەبێ مەسەلەی ئەو داتاشینەش من چکە خۆم لە هەولێر ژیاوم ینی منداڵیم لەو منتیقەیە بووە دەبرایەتی بۆ لە توزانم تەیراوە بووە لە بەستە پیازە بۆ بەشێک لەوانە دەناسم داتاشینی خراپمان بۆ نەکردووە و بە شێوەیەکی زۆر جوان ئێمە چیرۆکێک بە بەرگمان بۆ کردووە ینی ئەوە نیە ئێمە بەس بچین کە لەسەر شتێک شخصی بە تایبەت دابتاشین و بە شێوەیەکی خراپ باسی بکردنا لە کۆتاییدا چیرۆکە دەکرێت منواڵەت ئیش لەسەر بکەم کە حەمەد سوار بە زۆر ئیشی لەسەر بکە و لە ئاخری فیلمە کە دەڵی فیلم چیرۆکە بەڵێ کە حەمەد سوار گیان فەرموو ئەم پرسیارەی خاتوش جینە منیش دەباتە سەر قسەکردن لەسەر سیناریۆ فیلمەکە کە ینی فەلسەفەی ئیشکردن لەم فیلمە ئامانجی ئیشکردن لەم سیناریۆیە کاک محەممەد زۆر گرنگە تۆ کاتێک ئەگەڕێتەوە ناو مێژوو ئەکیت فەلسەفەیەکەیە ئامانجێکەیە کە لەمان باتەوە ناو مێژوو ئێمە تەنها بۆ چیرۆک ناچینەوە ناو مێژوو حتمەن ینی مەبەستێکی شەیە لە گێڕانەوە هەتەنها مەسەڵەن کە فیلمێک لەسەر ڕاستپۆتی نەکرێ هەر بەوە نیە ئێمە چیرۆکی ڕاستپۆتین بزانین یاخود هیتلەر بزانین ئەکید ئامانجێکەیە لە نیشاندانەوەی ئەم چیرۆکە من هەندێک زاریش هەندێک شت لەنێو فیلمە لەنێو ڕۆمانە لەنێو چیرۆکە ئەبێتە گوتارێکی شاراوە لە ناو تێکستەکە
من زۆر جار جوتومە ڕەنگە ئەم گوتارە بەمە بەست نەخرابێتە ناو ئەم تێکستە یان خۆت ئەم فیلمە یاخود ئەم درامایە بەڵام گوتارێکە و ئیتر لە نێو فیلمەکە دەتوانێت هەستی پێ بکرێت ئەحساسی پێ بکرێت ئەمە ئەوەی کە لە بواری ڕەخنە ئێمە پێی دەڵێن پڕکردنەوەی بۆشاییەکان ینی کۆمەڵێک بۆشایی هەیە کە کاری درامی یاخود کاری فیلم یاخود تێکست یاخود شانۆ بۆ بینەری بەجێ دەڵێن کە بینەر خۆیان بۆشایانە پڕکاتەوە حتمما ینی هیچ شتێک هوەرێک لە هیچ تێکستێک لە دنیا هەموو شتێک بە بینەر ناڵێ خۆت دەزانی لە سەردەمی ئێستادا بەشداریکردنی بینەر لە بیرۆکە لە هەزر لە نووسینەوەی چیرۆک لە تەسەوڕی ڕووداوەکان زۆر گرنگە لە ئێستادا بینەر کەسێکی بێلایەن نییە لە نێو کاری هوەریە جا کاری هوەری هەر شتێک بێ شعر بێ دراما بێ ینی هەموو ئەو تێکستانەی کە پێی دەوترێت کاری هوەری لەم فیلمە من بەڕای من ئێمەی کورد یعنی کێشەیەکمان هەیە وەکو نەتەوە کێشەیەکمان هەیە وەکو نەتەوەی کە پارچە پارچەکراون ئێستاش لە ژێر هەڕەشەی گەورەداین بۆیە کارکردمان لەناو مێژوو لە محەزەرێت کەش باسم کرد ئەبێت دقیقتر بێ لە خەڵکیکە ئەبێت جیاوازتر بێ لە خەڵ ئەبێ ڕەهەندە نەتەوەیەکانی خۆمان لە بەرچاو بگرین من ناڵێم درۆ بەدەمی مێژووە بکەین من نامەوێت فیک مێژوشی فیک بۆ خۆمان دروستکەین من لە قەت لەگەڵەوە نیم مێژووی ئێمە بەقەدەوەی کۆمەڵێک شتی ناشرینی تایە کۆمەڵێک وێنەی جوانی گەورەی تێدایە قوربانی دانی تایە شەڕکردنی تایە مانەوەی تایە بەرگری لە خۆکردنی تایە پاراستن ینی کۆمەڵێک شتی زۆر گەورەی تایە دەکرێت ئیشی لەسەر بکەین و بۆ فاکتەرێک بۆ بەرگریکردنی لە بوونی خۆمان لەم پارچە زەویەی کە هەمویان وەکو میوان دەمان بینن هەمویان وا دەزان ئێمە کرێگرتین لەسەر ئەم خاکە چ عەرەبە و چ فارسە و چ تورکە و هەمووی بە شێوەیەک لە شێوەکان دەمێنی کاک محەممەد من لەسەر ئەم فیلمەی تۆ هەندێک سەرنجم هەیە لەسەر ئەوەی کە بە من گەیشتووە لەم فیلمە بۆ نمونە یعنی ئەگەر کەسێک سەیری ئەم فیلمەکە من لە هەموو فیلمەکە یعنی ئاماژەیەک نییە کە ئەم هەموو تاوانە بۆ لەم فیلمە ڕوودەدا ڕاستە تۆ لە سیناریۆکە چیرۆکێکەیە کە لە سەرتاوە ئەم مناڵانە خەریکی فرۆشتنی ڕۆنی ستۆپی سیارن دوایە چن بۆ مەلەوانگەکە و مەلەوانیەکەن و دەیانوێ مناڵەکە بخنچێن و ڕەتفعلێک دروست دەبی بە بڕای من کاک محەممەد ئەم ڕەتفعلەی ئەو منداڵە بۆ ئەم مەسەلە خنکاندنە کە ببێتە کەسێک تۆڵە لە کۆمەلگا بکاتەوە و دەست بە یا کوشتم بکات پێم وایە ڕەتفعلێکی لە ڕووی سایکۆلۆژیەوە تەندروست نییە پێم وایە ئینسان کاینێکی زۆر لەوە قۆڵتر و قەرەباڵخترە کە یەک گرتە لە نێو مەزبەحێکە لە نێو مەلەوانگەیەکە وای لێ بکایتر بڕیاری لە ژیان بگۆڕی یعنی دەکرا ئەم ڕووبەرە زۆر قوڵتر ئیشی لەسەرکرا بە مەسەن دەکرا ئەم گروپە ئەسەن گروپەکەی ئەو نەبن گروپی چکە بن کە هەمیشتە بیانەوێ ئەگە بەس بیرۆ بکەم تاواکەم کاک محەممەد بەزارت بەس بە شتێکی زۆر کورد دەمێت جواب بدەمەوە هی قسەیە من پێم وایە لەو شتەدا هاوڕانین لەسەر فولایتێک بۆ نمونە کەسێک دەکوژدەی لە هەولێر یعنی تۆ بۆ ئەوە قبول ناکەی منداڵێک پارەی پێنادەن حەقی دەخۆن ئەزێتی دەدەن لە ناو مەزبەحێکدا ئەنی تۆ لەسەر تەمەشاکردنێک لە سلێمانی خەڵک دەکوژێ لەسەر شتێکی زۆر بچووک خەڵک ینی کێشە گەورە دەی بۆ مەسەلەن بۆ ئەوە نەکەینە فیلم ئەوە زۆر سادەترە لە ئەو شتەی من جێراومەوە من زۆر کێشە تێدا ینی دیارەکە و منداڵەتی بەسەر دێ سەرەنگە ئازاد بدرێ تو زوانم پارەی نەدرێتێ ئەوە منداڵ دەبا بەرەو شتێکی تر بۆی کە ڕقێک لە دڵی دروست بکە هاوڕەکانی ئاوای لەگەڵ نەکەم بۆی کە تۆڵە بکاتەوە ئەو شتێکی مەقبولە من بۆیە گوستم ئەو قەوسە بەبرات دێچکە من زۆرم بینیوە لە هەولێر بەڵام لە بیرمان کردووە کاک محەممەد مەسەلەی فولایتەکە فولایتێک ئینسانێک ناگۆڕێ یعنی ئەم ئینسانە خۆی ئینسانێکی باش نەبووە ئەم فولایتە دەفعی کردو بچێ زەران بکوژێ ئەمە خۆی ئەمە ئینسانێکی خراپ بووە ئەم فولایتە تەنها شتێکت ئەخەینتە سەد شتێکی لێبەدەرەخە یعنی ئینسانێک بە فولایتێک ئێمە هەمومان لەو شارە ژیاوین 1000 فولایت و هەڕەمان بۆ لێدراوە بەعام تۆ خۆت چەند فولایتت بۆ لێدراوە مەسەڵەن ڕەنگە من بم لەسەر فولایت لەو دەما مەسەڵەن تووڕە بم شتێک بکەم ینی ئەوە شتێکی مە زۆر جارام لێ هاتووە کەسێک تەماشای کردومە لە خۆڕ پێم ناخۆش بووە ویستمە کەسەر شتێکی لەگە بۆ تەماشام دەکەی مەسەڵەن لەبەرچی ئەوانە بەشێکە لە
لە شتی کۆمەڵایەتی ناو هەولێر و سلێمانی و کوردستانی مەدانی هەیە ئەو شتە بۆیە ئەو جێرانەوەیە من وەکو دێت ناڵم کە فیلمی منە بەڵام وەکو جێرانەوەیە پێم وایە هەڵی تێدانیە کاکەمە سوار بۆکەم بەڵام ناناسایە من حەزەکەم قسە بکەین ئمە بۆچی بۆ من پێم خۆش بکە جەنابەت بێ بۆی توش یعنی خەڵک هەردوو ڕۆکە بینێتتر کاک محەممەد ئێمە لەو سەردەمەیە بە بڕوای من یعنی فعلێکی سایکۆلۆژیکە لە مەسبەحێک ڕوویداوە سبب نییە کە کەسێکی تاوانکار دروست کات تۆ کۆمەلگایەکت تێ لەم قۆناغا بەس مەزبەح نییە ئەوەی هەمیان بێکەوە ئیش دەکەن ڕخسەت بەدەنێ من نوکتەیە بگەڕمەوە خوا لەسەر ئەم مەزەلەیە کاکە من لە هەشتاوە وازم لە شەقاوەی و ئەو شتانەیە ناوە کە لە گەڕەکەکەمە شۆرجەی کەرکوو گوا بوو وازم لێ ناوکەوتۆمەتەوە سەدی فەنیەوە ئەوە تا ئێستا هاتوومەتەوە کە سیارە لێ خوڕم خەریکە تووشی ئەوشکە و شخصیەتە مەکەنەوە لە پشتەوە هۆڕنم بۆ لێن بەبێ هیچ سەبەبێکی چم نەکردووە کاکە نەکشتوێ ئێستا ئەشکێنێ بەسەرمە ئێوە یعنی کۆنە شەقاوەی کەس نەکشتووە حەزەکەم ئێستا کلاشین کۆفێکی بۆ دەرکەم پێوەی بنێم هەرێکتەرەکەوا دووسە بێ لەلا مناقەشەکەی بنێ و کاکە حەمەسوار زۆرم پێ جوانە بۆی کە لێک تێ بگەین و سەبر بچینە ناو ڕوحی خەڵک بۆی کە تێکەڵی سینەما و فیلم و سیرۆکی بکەین من کاک محەممەد من پێم وایە کۆمەلگا بەرپرسە لە مۆزعا نەک یعنی حەدەسێک یاخود کۆمەڵێک حەدەسی دیاری کراو تۆ ئێمە لە نێو کۆمەلگایەکی زۆر هەڵچووە کۆمەلگایەکی متەوەترە کۆمەلگایەکی ئالۆزە زۆر قەڵەباڵغا بە تایبەتی لە دوای ڕاپەڕین من پێم وتی لە کۆمەلگای ئێمە ڕاپەڕین لە خۆزگە ڕاپەڕین لە 2004 بەهات بە خۆزگە لە 2010 بەهات بە کاتێ کۆمەلگا زیاتر ئامادە بوو بۆ ئەو گۆڕانکاریە ئەم گۆڕانکاری کە لە نەوەتەکان ڕوویدا بە بڕوای من بۆ هەمومان بە تایبەتی بۆ ئەو خەڵکەی کە لە کۆمەڵێک گەڕەکی با بڵێن پڕ لە کێشە و ئاژاوە بوو ینی هەستم کرد ینی کۆمەلگایەکە بارستایەکی قورسی بەسەر تاچی ئەم کۆمەلگایانە دروست کرد بەسەر خەڵکی گەڕک دروست کرد یەکسەر ینی شتێکی گەورە هاتەکایەوە ئەمیش گرانی بوو لە خۆیەوە نرخی نان سەرکەوت برنج نەما شت نەما گۆشت نەما هەموو شت نەما یعنی لە کاتێک کە کۆمەلگا استقراری ئابووری خۆی لەدەست دەدا نۆرمالەکە کە ئەمنیەت دەکەوێتە چێشەوە نۆرمالە کە کۆمەڵێک کاراکتەر بیر لەوە دەکەنەوە کە ڕێگای تر بگرنە بەر بۆ ئەوەی کە دابینی ڕستی خۆیان بکەن یاخود بژێوی خۆیان بکەن من پێم وایە یعنی ئەوەی کە لە پشت ئەوە ئینسانێک ببێتە ئەمە بەشی گەورەی کۆمەلگا و ئەو بارودۆخە هەڵی دەگرێت ڕاستە مناڵی کاریگەری هەیە بەشێکە بەڵام کاک محەممەد وەرە منیش تۆش یعنی هەمومان لە هەولێرە ژیاون من لە تەیراوە ژیانم تۆ ئەڵێ لە برایەتی ژیاوم ئێمە هەمومان ڕۆیشتین بۆ مەلەوانگە و لەوێ ئەو یاریەمان کردووە و ڕەفیقێکمان خستۆتە بن ئاوە و ناز ئەم شتانە زۆر باوە لە مناڵیە ئینسان لەگەڵ دوژمنیە ڕەنگە بمێنێتەوە بەڵام لەگەڵ ڕەفیقەکانیا زۆر زەحمەتە ببێتە عقدەیەکی سایکۆلۆژی کەوات لێ بکە بەیانی خەڵک بکوژی من ئەوە وجاد نەزەر ینی احترامی ئەوەی تۆش دەگرم کە بەس بە بڕوای من پاڵەوانی گەورە لە پشت دروستکردنی ئەم چیرۆکە ئەم حەدەسە نییە کە لە منداڵیە جێدراوەتەوە بۆ من لاواز بوو ئەم حەدەسە بۆ من ئەم پاڵنەرێکی لاواز بوو من حەزمە کرد بەڵە قسەکان زۆر تەواو دیسانەکە یەک قوسی زۆر بچوک بۆی کە بچینە بابەتێکی تر مرۆڤ لە منداڵیدا دەستدرێژی دەکرێتە سەر لە تەمای توزانم 10 ساڵیدا 9 ساڵیدا تا دەمرێت ئەو کاریگەری لەسەر دەمێنێت یعنی دەبێت ئەوە لەبیر نەکەین بە ملیۆنان کێشەی ئاوا هەیە لە دنیادا ینی زۆربەی دەرهێنەرەکان کاک محەممەد جان بە تایبەت لە ساڵانی نەوەتەکان بە برسێتی و لە ئەنجامی شەڕی براکوژی فەوزایەک دروست بوو بێسەرەوبەرەیەک دروست بوو هەزارەها مناڵ کەوتە سەر جادە و نەگەڵەوەی خۆمان کاگەیە سەرکەوتیان مەسەلەی ئەو فیلمە هەل لە دنیادا ئەوشتە هەیە بۆ هیچ هەیە لە دنیا لەوەیە بەڕێسایە کۆنتترۆلیان کردووە بەڵام لای ئێمە تاکو ئێستا لەسەر هیچ کۆک یعنی کە
ئەو ترسەیکە هەی بوو هێنای بە فیلم پیشانی بدە هەروەکو سینەماکاریش ئەو نمونەیەکە بۆ ئەو مەسلەیە بۆ دایت نازانم دەیان ملیۆنان کێشەی ئاوا هەیە لە منداڵیدا کاریگەری دروست دەکات کارکتەری جۆکەر بوو بە کارکتەرێکی شەڕەنگێز لە کۆتاییە لە ئەنجامی کاردانەوەی ئەو دەوروبەر و ئەو واقعە و ئەو بارە دەرونی ژیانی بوو منە لێرە تخوا حەزەکەمانی شتەیە برادران کە باسیەکانانی لە برادرانمان تا ڕادەیەک با بڵێن جیناخان باسی چەمکێکە کامانە من خۆم حەزەکەم وەڵامیان بەمەوە ئەڵێ کارکتەری سەرەکی بۆ وەکو چەتەیە لە دیمەنێ کاتژمێرێکی بۆ دەرفێنن ئێمە پێویستمان بە کارکتەرێکە چەتە نەبێت هێزە توندەکەی بۆ خراپەکار بێت و چەند بەهایەکی جوانی هەبێت بە نمونە وەکو خاڵۆ ڕامزیان باوکە ئەدریس جیناخان ئێمە باسمان کرد کاتێک کە تۆ باسی کارکتەرێکی ئەرێنیەکەی بەتەڵەکەت قارەمانەکەت نەرێنیە ئێمەی بینەرە بین بە ئەرێنی ئەمە زۆر واقع و واردە و لە هەموو ئیشێکشە زۆر لە ئیشەکان هەیە ناتوانانی تۆ بڵێ بەتەڵەکەت بەس ئەرێنیە و کوڕی باشە و جوانە و قۆزە و ئەیتر هەموو جۆن تراڤۆڵتایەکە بۆ خۆی یان ئالەن دیلۆنێکە هاکە حەمەسوارجان ئەمڕۆ ئەوەش هەیە و کارکتەرانەش هەیە تۆ ناتوانانی لەیلابێت و من بە بۆچوونی خۆم هەتا یەک دوو برادری کەشمان ئێستا کۆمانتەکانی بخوێنەوە باسی هەمان شتەکەن ئەلاساس بۆچی ڕووداوێکی وا بچووکەوە گەورە کراوەتەوە ئەی هەر لەسەر و ڕووداوە بچووکانی و کێشی گەورە دروستە بێت ئێمە بۆ ئینکاری ئەوە بکەین دەزانی کاک سەرکەوت مشکلە چیە لێرە بەڵێ مشکلە لێرە تۆ فاکتەرێکی بەهێزترت هەیە کە تاوان دروست دەکە ئەمیش پشاری کۆمەلگایە لەم فلیمە بەزگە کاک محەممەد بێتەوە سەرخەت هاتیەوە زۆر خۆشە زۆر باشە کاک محەممەد بەخێر بیتەوە یعنی لەم فلیمە ئەوەی دەبوو کە تەرکیزی لەسەر بکرێ بەڕاستی ینی شاری کۆمەلگایە لەسەر ئینسان یعنی ئێمە هیچ ئینسانێک بە ڕێک کاک محەممەد جوای و توواڵە هیچ ئینسانێک بە تاوانکار لەدایک نابێتتر زۆر پێک درستیەکە بەڵام بەڕاستی ڕۆڵی کۆمەلگا لەوە گەورەترە ینی کۆمەلگا زۆر بەهێزترە خاصن لە کۆمەلگەی کوردیە خاصن ئەوەی کە لە کوردستانە لە نواتەکان ڕوویدا مەسەلا من بەیانی کاک محەممەد ئەم فلیمە دەبا لە فەڕەنسا نمایشەکە یعنی پێم خۆشە هیچ نەبێ سەبتایتڵێکە بێ بە زمانی فەڕەنسی یعنی ئەگە لە چەندێڕێکیش بێ وەکو زۆر فلیمی دنیا هەیە باسی ئەو ڕۆژە بکە کە مجتەمەعی کوردی وەکو بواری ئابووری وەکو نەبوونی وەکو برسێتی وەکو خەڵک بە دوای دەڕاستەیەکە ڕایەکرد بۆ کۆمەڵێک گۆرەگەن بوو لە جۆ خڕکاتەوە ئەخ ئەمە تۆ ئەم ڕوبەرە و بۆ ڕوون کردەوە ئەو وەختی تاوان کاریەکە نابێتە شتێکی مستەسیل و شتێکی لەناو ینی شەڕانگێز لەناو تاچی کووردە ئێمە ئەگەر ئەم کابرایەکی بیانی ئەم فلیمە ببینێ بە شێوەک لە شێوەکان ئەڵێ ئەم ملەتە چیە میلەتە خۆ هەمووی وەکو منداڵە لەناو مەسبەح لێ نەدراوە بخێرە هەموو چەقۆی بە حەڵقە و دەمانچە و تڤەنگ و لە هیچ دیمەنێکی لە چایخانەیەکە لە هەر پاش 5 دقیقە ئەبێتە شەڕ و بەناوی یەکتریەکەون لێکترەدەن ئەبێت تۆ ڕوبەرە گەورەکەی بۆ ڕوونکەیتەوە وێنە گەورەکەی بدەیتێ تا بزانی ئەم کۆمەلگایە ئەم کۆمەلگا نادروستە ئەم گرانیە ئەم برسێتیە خۆزگە دیمەنێکی تیا بووە کە خەڵک بە دوای دەڕاستە ڕاکە و گوڵەگەنم کۆکاتەوە بۆ ئەوەی من خۆم بینیمە ڕەنگ کاک محەممەدیش بینی بێتی بۆ ئەوی بۆ هێوارە بتوانێت 100 گوڵەگەنمێ کۆکاتەوە ڕەنگە نیو چیلۆ هەویری لێ دەرنەچێ ئەحکاک ئەمە تاوان دروست دەکە ئەمە ئینسانوا دەکە بیر لەوە بکاتەوە لە کاتێکە لەم وەختەیە حزب کوردەکان خەڵکی دزین و تاڵان و ئاواکردنی ئامێر و نازام چی و سەرانە و گومرگ و هەزار شت بوون باش ئینسانیش بەشەرە ڕەتفعلی گەورە لەمە دروست دەبێت کاتێ نەعەدالەتی هەیە کاتێک کە حزبەکان دەستیان بەسەر گومرگ داگرتووە کوڕ و من عەشیرەتی خۆیان دەوڵەمەند دەکەن خەڵکێکیش لە ژێرەوە بۆ ئێوارە نانی نێ بخواتن یعنی ئەمە ڕێسکە گەورەکەیەکە لێ مجتەمەعە کە ئینسان وا لێ دەکا ببێتە پیاویوانە بۆ ئەوەی بژی ینی سەردەمێک وایان لێکردین وان لێکرد ئەگە نەبیتە پیاوی ئەم دەسەڵاتە پیاوی ئەم حزبانە نەدەتوانی بژی نەدەتوانی ئەمینیش بی نەدەتوانی خاوەنی هیچ شتێک بی بۆیە بەڕای من ڕیسکی گەورە کارتێکەری گەورە کۆمەلگایە ینی خۆزگە کاک محەممەد بەیانی ئەگەرم فلیمە دەباتە فەڕەنسا دەباتە هەر وڵاتێک لە چەند دێڕێکە ئەوە بنووسێ کە مجتەمەعی کوردیە لە دوای ڕاپەڕین کەوتە ژێر بواری دوو حساری گەورەی ئابووری کەوتە حاڵەتێکی زۆر مەترسیدارەوە تا ڕادەی مردن کاکە خەڵک ئەدیەوە تا ڕادەی مردن خەڵک برسی بوو تا ڕادەی مردن خەڵک نەبوون بوو
تا هەموو یان چیلۆیەک شەکر کە مقابلی 1 کیلۆ شەکر من دوکانم لە بازار بۆ مقابلی چیلۆی معاشی 1 مانجی مۆزەفێک بوو کەوەری نێرەگرت نابێ ئێمە کە لە داڕشتنی ئەم کارکتەرە لەم قۆناغا کاک محەممەد ئەم دەرهاوێشتە ئابوووریانە لە بیر بکەین چکە ئەگەر لە بیر ماکەین ئێمە دەرهاوێشتە ئابووری و سیاسیمان هەبوو بەڵێ بەڵێ ئەگەر من بچمەوە ناو ئەو مەسەلانەی جەنابەت باسی دەکەی من پێم وانییە بە 100% لەو چیرۆکە دەربچم بەڵام ئێمە لە چوارچیوەی چیرۆکێک ئیشمان کردووە و مەسەلەی تۆ باسی دەکەی دەکرێت بکرێتە فیلمێکی تریان بکرێتە 100% باز بکرێەوە نەزانم چێ دینوسێ ئەوە منەوەندەم کردووە دەکرێت خەڵکانی تریژە سەر ئەوە بکەن و کەسێکی فەڕەنسی یان نازانم نێستا خەڵکم لەگەر بەریتانیا لە مانچستەر لە بێرمینگهام لە لیدس لەگەر ئەڵمانیا لە خەتم و ئیشەکە سرتیفیکەیتی BBFC وەرگرتووە کە سرتیفیکەیتەکە شەهادەیەکە کە تۆ بتوانانی لە ئەوروپا لە بەریتانیا بێکێشە ئەو فیلمە بدێ سینەما کە سەیریشی ناکەم چکە و شادێ نزیکەی 2000 پاوند نەزم 3000-4000 دلارێکی پێویستە بۆی کە فیلمەکە ببینن ئەکسپت کرێت و فیلمەکە ئەکسپت کراوە بۆی کە لێ وەرگیریەوان لە چوارچێوەی فیلمێکی فیکشنی ئاسایی دەیبینن ئەو مەسەلانەی تر دەکرێت بە 100 ئەڵقا نازانم بە 12 ئەڵقا بنووسێ ئەوەندە کێشە هەیە خۆ کاک حەمەسوار لە هەر کوچەیەک لەسەر هەر کوچەیەکی شاری هەولێر سلێمانی نازانم شارەکانی تر چیرۆک ئەوەندە زۆرە دەتوانی دەری بێنی بینوسی و بەرهێمی بێنی و کاتێک من چیرۆکەم دروست کرد خۆم تەسە کرد بۆ تەنها لەسەر ئەوەندە ئیش بکەم نەچم بۆ لایانی تر و بپڕژێم بۆ شتی دیکە چکە من لە ئیدیتەکەش خۆم کردومە شانە نازانم دادەنیشتمیان لە ئۆفیس خەوم لێ دەکات لەسەر قەرەنفەیەک بۆی کە بتوانم فرێمێک زیاتر ببڕم کورد بێ پخوت بێ جوان بێ چڕی کەمەوە لە یەک بەشدا ئێمە چیرۆکمان زۆرە کە باسی بکەین کاک حەمەسوار بەڵام بەداخەوە کەسمان نییە بینوسێ و کەس نایزانێ بینوسێ لەگەڵ ڕێزم و من ئەسڵان هەموو سیناریۆیەک بەلای مندا تێدەپەڕی هیچی ئەکسپت نابی لۆ من ئۆکەی نییە بەناو سینە کووردا دێ دەیان سیناریۆ لێکەوتووە بە 10-15 ساڵەوەی کە من ئەو شەریکەیم دروست کردووە بۆی کە بەرهێنانی فیلمینە ناوکەین یەک سیناریۆ بەکەڵک نایە هەر کەس بە خەیاڵی خۆی دەنووسێ نازانی چۆن بەرهەم دێ من خەڵکم نووسیوە نووسیتی نازانم دەدە بابە نازانم چی و ئەمەدادا بە لەکوێ دەین چۆن دروستیکەین چۆن بیهێنین ئەنی قسەکە لەسەر ئەوەیە جێرانەوەی ساڵی هەشتایەکان و نەوەتەکان ئەوەندە ئاسان نییە تۆ بێ چایخانێک دروستکەوە هەمان تام و بۆم بدا من لەسەر ئەوەیشم کردووە تام و بۆم بدا چێژی هەبێ هی هەست بەو کاتە بکەین من پێم وایە فەڕەنسیەکیش ئەوەی کە جەنابەت کاک حەمەسوار باست کرد من زۆر لەگەرەوە قسێت یعنی هاوڕامە ئەو فیلمە ببینێ بە ژێرنووس دەبێت لە بەشێک ئەگە لە سەتا پێنجی قەزیەی ئێمە تێبگا کە چۆن بۆ چۆن نەبووە پێم وایە بەسە یان وەکو چیرۆکێکی خۆی فانتازی مەسەلە من فیلمێک دەبینم دوزانە فیلمی گاسپارنۆی فەڕەنسی دەبینم کە هەموو فەڕەنسا شانازی بەو دەرهێنەرە دەکا زۆربەی فیلمەکانی ئێرۆتیکن کە باسی دەکا کە فیلمەکان دەجێرێتەوە یان کە باز دەکرێت خەیاڵی خۆیتی و دروستی دەکا و ڕەنگە شتێکی لە واقع دەرهێنابێ گاسپارنۆی بەو جۆرە باس دەکەوە ئەم فیلمەکانیشی ئێرۆتیکن و هەموو فەڕەنسا شانازی بۆ دەرهێنەرە دەکەن کاک محەممەد من کاکسەکەوت قسەت نییە وەڵاهی بۆ چوونێکمێ لەسەرەوە کاک باش مەسارجان ئێمە کاتێک کە سەیری فیلمەکەین یان سیناریۆیەک کە بیرۆکەیەک هەڵەبژێرێ حتمما ئەچێ لە کونجێک لە گەڕەکێک لە کۆڵانێک یا بابەتێکێنی ئەو بابەتە گەوراکاتەوە دێ سەرنجە خاتە سەر ئەو بابەتە مەرجنیە بڕوا بەربڵاو بێت مەرجنیە کارکتەرەکانی هەموو بە جۆرەی دڵی ئێمە بێت من کاتی خۆی زەمنێک کۆمەڵی برادرەیان وت ئەیاون کاک بەهمەن ئەم فیلمانەی کە لە دەرەوە نمایشەکرێ حیای کوردی بردووە کاکە بۆ حیای کوردی بردووە واقعەکەیە و بەرازیلێنەکە ئەگەر لە زەمنێکە لە نەوەتەکانەوە هەبوو بێت لە هەولێر ئێستاش هەیە و دوای ئێستاش ئەگەری زۆرە هەبێت و نەک لە هەولێر لە سلێمانیش هەیە ئێستاش لە کەرکووکەیە لە زەمنێکە لە کەرکووکیشە هەبووە پێش کاتی سەدامیشە بووە من لە حەفتاکان بیرمە هەمان ئەم بابەتانە لە کەرکووکا هەبووە یعنی هەبووە بەڵام ئەو
ئەمان ئەم ئیشە هاتووە ئەو زەمانەی هێناوە و ئەو کارکتەرانەی هێناوە ئەو کارکتەرانەشی لە قاڵب نەداوە بەس بۆ هەولێر و بۆ زەمانە بەڵکو وا ئیشی لەسەر کراوە من لەم ئیشەیە وا بینیومە گشتگیرە بۆ هەموو کاتێکە و ئەگەر بێت و کارکتەرەکەم خراپ نەبێ ئەی کێشە چۆن دروستە بێ ئەی فیلم چۆن دروستە بێ ئەی بابەت چۆن دروستە بێ ئەوەیە تا سەسێرەکەم یعنی زۆرێک لە برادران لە کۆمنتەکانیان هەموو ئەیانەوێ بەس باسی بەتەڵە باشەکە بکەن کوڕە ئازاکە بکەن بێت ڕزگارمانکە تا ئێساکە ئێمە ڕزگار نەکراوین نە لە دەستی تورک ڕزگار کراوی نە لە دەستی عەرەب ڕزگار کراوی نە لە دەستی فارس ڕزگار کراوی نە لە دەستی ئیتر کۆمەڵێک کێشەی تری ناو داخلی خۆمان خۆ بەرازی لە سینەکەش هەر باسی ئەوانەی کردووە بۆ دەزانی کاکتەر کێشەسیا بەگە بمبووری یعنی خۆ دەزانی سینەما زۆر کاریگەرە و زۆریش گرنگە بۆ تەسویقکردنی مارکتینگی شوناس تۆ سەیری ئەمریکا و ڤێتنامکە سەیری فیلمی ئەمریکیکە چۆن خەڵکی ڤێتنام بە چ وحشیگەریەک نیشان دەرا کە تینی خوێن و قایدەکانیان هەمیشە خەڵکە کوژن ناو زەڵکاوەکانە سەیری بەشی چوارەمی فیلمی ڕامبۆکە نازانم چیکە لە هەموو ئەم فیلمە ئەمریکیەکان هەموو نارەکانی ئەمریکا خەڵکی پیا و کوژن یعنی بە شێوەیەکی زۆر نەرەی نیشانیانەدا ئەوە نۆرماڵە دەبەرەوە منزورێکی سینەمای ئەم دنیای ئەمریکیە بۆ دنیا تەسویقی سیاسەتی ئەمریکی دەکات کە دەوێت پاڵەوانی ئەمریکی دروستکە لە بەرامبەریشە خەڵکی شەڕانگێز دروستکە ئەوانەی کە ئەمریکا مەسەرەن دژایەتی ئەمریکا دەکەن بۆ شێوە سوێنەکە بەڵام ئێمە کە کورد کاتی ئەم فیلمە ئەبینین یعنی دەبێت تەفسیرێک کتێبێ خەڵکە بۆ هەمووی شەڕانگێزە ئەبێت تەفسیرێک کتێبێک کە ڕەهەندێکی گەورەتر لە پشت ئەوەیە کە ئێمە تیرۆکێکی مناڵیمان هەبێ ڕەهەندێکی ئابووری هەیە ڕەهەندێکی سیاسی هەیە کۆمەڵی ڕەهەند هەیە ئەمە پێویستی بەوە نیە تۆ کاک محەممەد سەد حەڵقەی بکە من دڵنیام یا ڕەنگە بە هەندێک جار لە فیلمێکە بە چوار دێر دنیابینی ئاسۆی بینیری بینەرەکەی فراوانترەکە پێی ئەڵێ کە ئەمە ڕنگدانەوەی دۆخێکی تایبەتە شتێک ڕووی داوە برسێتیە گرانیە مەساڵێ لەم ساڵەیە گرانی بوو خەڵک وای دەکرد کە خەڵک ئەم تایتڵەی بینی ئەزانێت کە ئەم خەڵکە خۆی شەڕانگێز نییە بەڵام برسێتیە گوای کردو خەڵک شەڕانگێز بێ وەزعکی ناخۆش وای کردووە خەڵک سارە لە یەکتری بسێنێ و سعات لە یەکتری بسێنێ بەڵام ئەگەر لە مجتەمەعەکە ئێستا ئێمە باسی هەولێرەکەین بەیانی فیلمە لەسەر هەولێری ئێستا بکەین کۆمەڵی خەڵک بەناو خەڵک کەون و خەڵک بکوژن و هەمیشە سعات لە خسارە لە خەڵک بستینن ئەڵێ کە ئەم مجتەمەعێکی ئەوەیە تەگەریە مجتەمەعەکە هەر هیوایەتی کوشتنە وەکو چۆن ئەمریکی ڤێتنامەکان نیشانەدا من دەمەوێت کاکەوە ئێمە کە فعلێک دەکەین خاک و وەکو نێتەوە لەسەر خۆمان دەکەوێت یعنی ئەوەش ئەو هاوسەنگێ دروستکەین کە ئەم فعلە یعنی فعلێکی ئەسیل نییە لەناو مجتەمەعی کوردیە فعلێکە بارودۆخ دروستی کرد باشە بۆ ئێستا ئەمە ڕوونادا بۆ ئێستا کاک سەرکەوت ئێستا خەڵک سعات لە خەڵک ناسێنی بۆ ئێستا خەڵک بە شێوەیەک لە شێوەکان سیارە لە خەڵک ناسێنی کەمتر خەڵک ڕاستە لە سەفولای کوشتیوە ئەمە خەڵکی ئەکوژێ بەڵام بەم شێوەیە خەڵ لە چایخانە هەملام و چایخانە ببێتە شەڕ و یەکتر بکوژن ئەمە نییە لە بەرەوەی بارودۆخ ئابوووریەکە گۆڕاوە بارودۆخە سیاسەکە گۆڕاوە ئینسان و دەرهاوێشتەی مجتەمەعی خۆیەتی کاک محەممەد باسی مجتەمەعی فەڕەنسی کرد و مەسەلەی ئۆرۆتیک نۆرماڵە ئێرۆتیک بۆ مجتەمەعی فەڕەنسا هیچ کێشەیەک نییە بەڵام تۆ وەرە بەیانی فیلمێکی ئۆرۆتیک لە مجتەمەعی کوردی بکە تۆ دەرهاوێشتەی مجتەمەعی خۆتە مەسەلەن من دەتوانم شتێک لەم فیلمە بکەنەوە کاک محەممەد یعنی ئەم فیلمە ئەگەر کابراایکی عەرەب بێ بەیانی بوێ لە قەزیە کورداڵێ بزانە سیرکە لەو کاتەوەی کە سەدام حوسێن لە کورد نەما لە کوردستان نەما زێشی عراقی نەما پۆلیسی عراقی نەما ئەوتە کورد بەناو یەکتریکەون هەموو یەکتریە کوژن هیچ ناتوان لە چایخانەکە بە دیارێکەوە دۆمینێ بکەن و ئەبێتە شەڕە چەقۆ و شەڕەت بنگ یعنی هەندێک جار هەندێک شت هەیە هەندێک فعل هەیە ئەبێت تۆ وەکو بوعدی ڕەهەندی نەتەوەی تەماشاکەی وێنەی کارکتەرەکەی خۆت بپارێزی وەکو چۆن هەموو سینەمای دنیا يعني حسابێکی بۆ کارکتەری خۆی کردووە چۆن ئەمریکا حسابی بۆ کارکتەری ئەمریکی کردووە ئەلمانی کە باسی هیتلەریش دەکەن کە باسی بەڵام کارکتەری ئەلمانی بە شێوەیەکی نیشانەدەن هیتلەر وەکو حالەتێکی دەرهاوێشتە نیشاندن کە ئەلمان متهمن کە هەموو دنیاشان سووتان بۆیە گرنگە ئێمە وەکو نەتەوەیەک بەس ئەوە تەواوکەم کە وڵاتمان نییە يعني تشويهي رسمي كاركتري خوما نكين كاغ محمد بان شام بدين كاما شتيكي اصيلين لاما راسني اما بياو كوجنين اما انسان كوجنين اما دزو زردنين بلان بارودو خك عمي بسر ما فرس كدوا شتێک زام لەسەر مەسەلەی ڤێتنام و ئەمریکا ڕەنگە نازم جەنابەت زانی بێت دیاننا دوایەوەی کە ئەمریکا زانی هەڵەیە بەرامبەر ڤێتنام ئەو هەموو کوشتاری و قەتل و
جەنگەی دروست کردووانە نزیکەی 32 فیلمی دیژی خۆی دروست کرد دەرهێنەرەکان ئەمە لە سینەمادا هەیە ڕوک ئۆکەی مثلەن ڤێتنامی وا پیشاندا بەڵام دوای کەزانی هەڵەیە 32 فیلم بەتاواتی نازانم بەڵام لە هەیە توانی سێرشکەی لە گوگل مەسەلەن بیبینینەوە دژی خۆی فیلمی دروست کردەوە کە چەندە هەڵی کردووە و ئەلمانیاش دژی خۆی فیلم دروست دەکا دژی خۆیان فیلمیان نییە بۆ دەرهێنەرە ئێرانیەکان ئەوانەیە کە ئێستا لە دەرەوە دەژین بە ئەکتەرەکانی شۆ بە گوشفتە فەرهانیەوەوانە بۆ دژی خۆیان مەگەر کار ناکەن دژی ئێران مەگەر کار ناکەن یعنی ناکرێتەوە فیلمێک نەبێ رەخنەی کار نەکەی بەشێک رەخنەیە بەشێک جوانکاریە لە کۆتایی تۆ فیلمە یعنی تۆ پێدوانەوێ مەسەلەن لە هەولێر ئێستا دەڵی کە هیچ شتێک نییە چۆن دەزانی مەسەلەن لە هەولێر خاوە وەرگرتن نیە لە سلێمانی نییە کاک حەمەسوەر کافێ هەیە خاوەی لە ناو وەردەگیرێ من دەزانم کافە هەیە چەتەی لە ناوە ئێستاش ینی خەڵک دەچێتە ژوور بەبێ هیچ پشکنینێک پارە دەدا و پارە شابادی خاوەرگرتن سیارەوە نییە ئەوەی لە ساڵی نەوەتەکان کراوە ئێستاش هەیە بەڵام بە شێوازێکی ترە بە زۆرێکی ترە وەڵام من فیلم ئێستا فیلم دروستکەم لەسەر خاوەرگرتن لە سلێمانی و هەولێر و توزانم شار و شارۆچکاندی وەڵا زۆر هەیە و فیلمی زۆر جوانیشی لێ دروست دەی بەڵام من ئەوانە چیرۆکن ناکرێ نەبێ ئەی ناکرێت لە هەولێرە شتە نەبێ و شارێکی گەورەیە پایتەختە ناکرێت لە سلێمانی شتە نەبێ پێمان وان نەبێت لە واشنگتۆن لە نیویۆرک کێشە نەبێ وەک چۆن لە فیلمی جۆکەردا کێشە هەیە طبعاً هەیە ئەوە چیرۆکە دروست دەکرێت یعنی من و تۆ ئێستا دەتوانین چیرۆکە دروستکەین بۆ هەولێر کە توزانم سوپەرمانێک لە هەولێر هەیە بەڵام بە شێوەی ئایدیای خۆمان ینی پاڵەوانەکە بێ و دژە پاڵەوانێکیشە بێ ئەنی بۆ ناتوانین دروستی بکەین بەڵام لە کۆمەلگای ئێمەدا نییە ئێوەکەی نییە ئێمە دروستی دەکەین بەڵام بە شێوازێکی تر قسەکەی من لەسەر شتە بوو و لەسەر مەسەلەی ئەو ڕەخنەگرتنیش من پێم وایە دەرهێنەر دەبێ بەشێک لە فیلمیدا ڕەخنەی تێدا بێ پەیامی تێدا بێت چێژی تێدا بێ و توزانم جوان کاریشی لەناو دروست بکە ڕوخسەت مەدەن بۆچوون برادەرانیش بخوێنمەوە چونکە بۆچوونی زۆر هەیە بەس باڵام بڵێ کاک بتخوا کاک سەرکەوت با ئەوم بینێت تا بۆ مۆزوع بگۆڕین با ئەوە بگۆڕن زانی کاک محەممەد مشکلە فیلمەکەی تۆ ڕەندێکی مێژووی هەیە فیلمەکە ڕێک ئەو وەزعی تۆ پیشانە دەی ڕێک ئەو فترەیە کە ئیتر بەعس لە کوردستان نەماوە یعنی تۆ من ئەگەر پاشی 50 ساڵم فیلمە تۆ گرم کابراایەکم بخوێنمەوە ئەڵێم لەو وەختێس بەعس لە کوردستان نەما کورد هەمووی کەوتە ناوێک بۆ چەتەگەرەی و هەموو خەریکی یەکتر کوشتن بوو ڕاستە ئەمە بەشێکی حقیقەتی تایە بەڵام ئەدەبێ و هیچ نەبێت تۆ وێنە گەورەکە نیشان دەی کە ئەمە حقیقەتی ئەوە نییە کە خەڵک لەبەرەوەی سەدام حفزی نیزامی کردی و بۆیە خەڵک یەکتری ناکوژ لەبەر لە سەردەمی سەدامە گرانی نەبوو برسێتی نەبوو کۆمەلگا بەم شێوەیە شەقار نەبوو من بەبەستم لەوەیە کاک محەممەد ئەوەیە کە ئێمە وێنەکە نیشان دەین وەکو خۆی چکە تۆ فیلمەکەی تۆ ڕەندێکی مێژووی هەیە مەسئولیەتت لەسەرە بمجێڕاباوە مەسەلەن بەڵێ تێنەگەیشتم ئەمە چۆن بمجێڕاباوە چۆن دەرهێنان بۆ کردەوە فیلمەکەی تۆ ڕەندێکی مێژووی هەیە کاک محەممەد مانم تۆ کۆمەڵک ئایکۆنی مێژووی تێناوەتەوە عەدەسەکان وەکو حقیقەت لە فیلمی فیکشنە کاک محەممەد تۆ خەیاڵ دەکەی چیرۆک دروست دەکەی کاک حەمەسوار تۆ فیلمەکەت بینیوە هیچ شتێکی کوردی وەکو دادگایی تۆ نبینی شتێکی عێراقیە وەکوی کە توزانم خەڵکانێکە بن توزانم ئێستاش کە جاشەیە و سەردەمەش جاشە بوو کاتی مەحکەمەکەش ئاڵای عێراقیە هیچ ئاڵایەکی کوردستانیان شتێکی کوردی نبینی فیلمێکی کوردی لەژێر چەتری ئاڵای عێراقی پێما بێەوە جوابێکی مقنعە بۆ ئەو شتە بەڵێ ڕێگەم بن بە ئەم بۆ چونانەیەم برادەرانە بخێنمەوە و دوای ئەمەی ئەمان کاک حەمەسوار گیانەگەر بتوانی لەم تەوەرەیان جیابی تۆ بڕێ بۆ ئەم تەوەرە تەواو بناخی قسەم تیاکرد ئێستا برادەرانیش قسەکانیان هەر هەمان تەوەرە حەزەکەم هەمووی بخێنمەوە چونکە هەنێکی وەڵامەکە کاک محەممەد یاوێتی و تۆ یاوتەتەوە من وەڵامەکە ماوەتەوە بەس با بیخێنمەوە و ڕێزێک بۆ چوونەکانیان کاکۆشەنگ خۆشناوەڵە فلیمەکە تاوانکاری بوو بابی خەمە سەر شاشە باسی مێژویەکی تایبەت دەکاتە ڕەنگە وەک کەلوپەل و شوێن گونجاو بوو تاقیکردنەوەیەکی باش بوو بەڵام ڕوودا و قسەکردن کەم بوو دەکرێت ئیمکانێتی هەر ئەوەندە بێت
با بچمە لای بۆچوونی جیناخان دوایی کاک محەممەد دەگەر ویست وەڵامی بەرەوە حەزەکەی چونکە من پێم وایە وەڵام دراونەتەوە ئەمانە زۆر بەیان جیناخانێ خەڵکەیە لەسەر وەڵام نەدانەوەی سڵاو کوژراوە بەڵام ئەوە ناکرێت بیکەینە بنەمایەک بۆ کارکتەری خراپ ئەوانە حاڵەتی شازن با بێمە ئەم خواردتر خات و بڵێن ئاڵاغازی ئەڵێ من زۆرم پێسەرێ دەرهێنەری فیلم و دراماکانی ئێمە کاتێ چیرۆکە گێڕنەوە بە تایبەت کە زەمەنی بۆ پێشتر لە 10 ساڵ یا زیاتر یا چیرۆک مێژویی بێ پەنا بۆ ناشرین بردن ئەبەن چۆن بۆ نمونە شوێنیا کەلوپەل هەڵبژاردن ئەمانە ئەبێ کۆن و دڕا و ڕەنگی ناشرین و تۆخ و زاوەیەکی کامیرەی تاریک یان سەیری فیلمە بیانیەکان بکەن زۆر بە جوانی میلەتی خۆیان پیشانەدەنیان قەدەغەیەک لە ئێستایا بێ یا لە شەستەکان هەر تازەیە بۆ سەردەمەکەی خۆی بۆ دەرهێنەر پەڕۆیەکی پیا ئەدا زۆر شتی تریش بە کورتی دەرهێنەرەکانمان وەکو قەرەج و نازانم تر دوایەوە تەواو نەکردووە ئاڵاجان ئەڵێ پانە نازانم چێ ئەڵێ هیوادارم کە بوار بدرێت ڕەخنەگر بوار بدرێ بە ڕەخنەگر ئەمە تاوانبارکردن یاخود هەڵە نییە بەڵکو دەربڕینی ڕایترە و ئەبێت ڕێزی لێ بگیرێت ئەمەی ئەم برادرە ئەمە پانە هەر جینا ئەڵێ زۆر گرنگە کارکتەری فیلم بەهای بەرز و جوانی هەبێت جەنگیزخان هەمووان ئەزانن چی کردووە بەڵام ڕێزی لە ژن گرتووە دزیکردن سزای توندی هەبووە ئەسب کوشتن قەدەغە بووە گرنگی پەڕاوێشکاری داوە بەڕاوێشکار داوە با ئەمەی کاک خالید حەمەش حەمەلاویش بخوێنمەوە و ئیتر دێمە لای بەڕێستان کاک خالید دەڵێ سڵاو بۆ ئێوە دەستان خۆش سوپاس بۆ ئەو هێزەی بتوانێت فیلمێک بێ پاڵپشتی دەستگای تایبەت بەرهەم بێنێت من فیلمەکەم نەبینیەوە ناکرێت فیلمێکت نەبینی بێت قسەی لەسەر بکەیت دوو پرسیارم هەیە ئامانج لە گێڕانەوەی مێژوو نیشاندانی مێژووە لە دیدەگای سیناریست و دەرهێنەرەوە ئەوێت پێمان بڵێت ئەوەی ئەمڕۆ و تۆ دەیبینیت ئەم شتانەشی لە پشتە واتە گێڕانەوەی مێژوو ئامانزدارە کە گرنگە ئامانزدار بێت گێڕەرەوە دیدەگای خۆی بە شێوەیەک زاڵەکات لە ڕێی چیرۆکەکەیەوە مەبەست لەم گێڕانەوەی لای ئێوە چییە؟ سات ئیتر ئەمەوێت دوای ئەمە کا حەمەسوار بچینە سەر بابەتەکەی تر کاک محەممەد جانەگەر وەڵامت هەیە بۆ ئەمە فەرموو بۆ ئەم شتانەی کە خوێنمەوە شتێکی شاس بکرێتە چیرۆکێک من پێم وایە دەکرێت لە هەر شتێک کە لە لەحزەیەکی زۆر بچووک لە ساتێک ڕوودەدات بکرێتە شتێکی زۆر گەورە شتێک کە دەبینی لە دازانم لە کۆلانێک لە من خۆم بەسەرم هاتووە یانی یەک فۆتۆم بینیوە یەک فۆتۆی کچێکی نیقابدار بوو بینی وانە ئێستا فیلمێکی سینەمایی ساعت و نیویم ئامادەیە بۆ فستیڤالەکان یان یەک فۆتۆ بۆ ئیلهامی مەسەلەی فیلمێکی سینەمایی هونەر خۆی ئەوەیە کە تۆ شتێک لە لەحزەیەک دەبینی شتێک لە کاتێک دەبین دەکرێت شتێکی زۆر تایبەتی لێ دروست ببێت سەبارەت بۆ پرسیارە پرسیارێکی تر لەسەرەوە بکە ئەو شتانێک کە پەڕۆی پێدا دەدەین و ئەو برادێک پرسیاری کردبووەوەی کە دیکۆ شتەکان جوان نینەوە ئەوانە وڵام من هەروەکۆی کە لە قەدیم بینیومە ئەم لە ساڵی 94 95 و 6 و ئەوانە 6 ساڵ بووم بە بیرم دێ هەروە بووە ئەو دیکۆرە خۆشم پرۆداکشن دیزایانی ئیشەکەم کردو وەکو تایتلیانی ئێمە ئاردایرکتۆرمان هەیە سێت دیزاینەرمان هەیە بۆ ئەو فیلمە ینی کە ئیشیان کرد بەڵام وەکو پرۆداکشن دیزاین خۆم سەرپەرشتیم کردو بۆ ئەوی کە ئەو شتانی کە لە خەیاڵی بنا و ڕەنگ و تام و بۆنە ئاوا بێتە دەرەوە بۆیە ئەوام لێ کرد بەڵام لە فیلمی تر بەڕاستی قسەکەی ڕاستە بینیومە ڕەنگە برادرمە بەستی شتی تر بێ مەسەلەن سپلیتێکە یان مۆباریدەیەکە لەو سەردەمەنە بۆ بە شتێکی تردایان پۆشیوە ئەوە منەوەم پێ جوان نییە لە سڵدا ئەوە ناگونجێ بەڵام هەوەی من ئەوەی کە باسم کرد دۆمینە و چایخانە و ئەو یەکسە سوارێک ئەو جۆرە ڕسمشتانەکە هەبووە بینیومە هەستم پێ کردووە هەر ئەوە تەرح کردووە کە دایبنێنەوە سەبارەت بە پرسیارەکەی کاگ خالید
من وەکو جێرانەوە وەکو دەرهێنەر یان کاک داروین وەکو نووسەر کە ئەو چیرۆکەی هینە لای من ئەو سینناریوی هینە لای من سەبارەت بە بەرهەمهێنانی ئەو فیلمە پێمان خۆی شتێک دروستکەین ڕاستی چێژی هەبێت و تامەبوونێکی هەبێت بۆ خەڵکی خۆمان تامی لێ بکەن وەکو چیرۆکێک لە دیاری هەست بکەن هەست بە ئەو سەردەمە بکەن و تامی لێ بکەن هەست بەو شەڕە کوردی خۆمان بکەن شتی مزامەری تێدا نەبێت دەمانی وەکو خۆی کە ساڵانی توانم هەشتاەکان نەوەتەکان ژیان چۆن بووە کێشەکان چۆن بۆ شەڕەکان چۆن بۆ خۆشەویستی چۆن بووە دوزان دزین چۆن بووە خاوەگرتن چۆن بووە ئانە بەشێک بکەین لە چیرۆکی فیلمەکە و ئامانجوان ئەو بۆ کە تام و چێژێکی تایبەتی هەبێ و لە چارچیوەیەک بیخەمە ناو قەوسێک دەست نەبین بۆ لایەنێک و شتێکمان لەسەر بشکێتەوە کە بڵین ئەوە نا ئێمە وەکو چێژ و سەردەمی خۆی باسی فیلمەکەمان کردووە فەرموو کا حەمەساک وەڵا دەست خۆش بێ کاک سەرکەوت دەست خۆش کاک محەممەد من تەنها لەوە لێک جیاوازم بەڕاستی ینی فیلمەکە وەک سینناریۆ پێویستی بە تۆزێک هاوسەنجی زیاتر بوو چکە ڕەهەندی مێژووی هەیە ینی ئەمە ڕێی خۆمە تەسەوڕم لەکردمانم تحدیدت بە هەولێر کردووە و بە ڕەهەندێکی مێژووی دیاریکراو کردووە یعنی پێویست بۆ پاراستنی کارکتەری کورد هەندێک ڕووکاری ئەرێنی شەبێ مەسەرن ئێمە لەم سەردەمەیە کورد لە خراپترین ڕەوشە هەڵبژاردننی کردووە پەرلەمانی دروست کردووە حکوومەتی دروست کردووە و ڕۆژنامەی ئازادمان دەرکردووە و یعنی کاری ڕۆژنامەگەری بۆ تەلەڤیزیۆن دروست کراوە و دراما دروست کراوە ینی کۆمەڵێک شتی ئیجابی شەبوون ناکرێ مەسەرەن کۆمەلگا تەنها لە ڕوێشی چکە ئەوە قسە دەکەم لە ڕووە مێژوویەکەوە ئەگە ئەم فیلمە ڕەهەندێکی مێژووی نەبووایە تۆ ئازادی لە هەر شوێنێک ئیشەکەی ئارەژی خۆتە لە کامە شوێنی زۆر تاریکە مەسەرەن فیلم هەیە هەمووی کوشتن و سەر بڕینە من تعمیم نییە بەسەر شارە لە بەرەوەی فیکشن و خەیاڵە چێتە ڕووبەرێک بەڵام کە ڕەهەندی مێژوویت پێدا هەندی زار مێژوو کۆمەڵێک شت ئەخاتە لەسەر فەرزەکە چکە مادەم چۆن ناو بابەتی مێژوو مادەم چۆن ناو شوناسی شارێکەوە هەندێک شت لەسەر فەرزەکە کە تۆزێک هاوسەنگتر بچێ ناو مەسەلەی جێڕانەوەی مێژوو بەرحاڵ من ئەو بابەتە تێدەپەڕێنم بەنسبەت جوانی ئەم فیلمە کاک محەممەد دەستخۆشی لێرەکەم لەوەی کە یەکەم جارە من فیلمێکی مێژووی کوردی جا فیلمیان درامە بینیم یەکانگیری هەیە لە نێوان فۆرم و بابەتە یعنی زۆربەی ئەوەی ئالاخان وتی لە درامای کوردی فیلمی کوردی بەڕاستی یعنی تێگەشتێکی زۆر خراپان بۆ دوێنێ هەیە بۆ مێژوو هەیە ڕێکەوەیەکەوەی وتی وازان لە دوێنێ شتەکان هەمووی کۆم بووە پەنجەرەیەکی شکاو بووە دیوارێکی شەقار بووە لە ڕاستیدا ینی یان وەکو خۆت وتت ینی ئەم جازمێکی بەسەر ئەدەن یان فەرشێکە خەنە شوێنێکەوە بۆ ئەوەی شتێک بشارنەوە ئەم تەعاملە خراپە لەگەڵ مێژووە خراپترین ئیشی فیلمسازی کوردە ناو مێژووە زۆر گرنگە تۆ یەکەم جار لۆکیشنەکەت مقنع بێ زۆر گرنگە چکە لۆکیشن هەم زەمان هەم فەزا هەم ڕەهەندە مێژوویەکەت بۆ دەپارێزێ ئێتۆ کاڵی بە هەولێری نۆتەکانە ئەبێ قەنەعەت بەم کێەوە هەولێری نۆتەکانە وەکو تۆ چۆن لە چایخانەیەک ئاوت کردووە لە کۆڵانێک ئاوت کردووە یعنی یەکەم شت کە من لێت وەردەگرم شوێنە دیمەنسازیە مەسەلەی جلوبەرگە مەسەلەی ڕەنگە ئەمە زۆر گرنگ ئێمە باغ بەوە ناین ئێمە هەر کامێرەیەک دانێن لە ژوورێکە ئەیکەنە مدیر ناحیە دوایەوە کورسێکە لا دەبین ئەبێتە چایخانەیەک کاکە چایخانە فەزای خۆی هەیە ژووری مدیر ناحیە فەزای خۆی هەیە کۆڵان فەزای خۆی هەیە یعنی خەڵکە بووە دوکانی کردووە یعنی شتێکی وە ئەوەندە پەرپوتی کردووە یعنی تۆ بڵێ ئەم دوکانە 30 ساڵ پێشستا ینی 300 ساڵ پێشستا ئەوەنە پەرپوت بووە هەر بەس لە دوکان نەچووە بازار دوست کرد بەس لە بازار ناچێ حمەسۆری قوسی زۆر بچکم دەیەک سەر وەرەوە سەر قسەکانەوە دیمەنێک هەبوو ئەو شوێنەی کە منداڵەکان دەچەن دەڵێ گوشەکەم دێ ئەوانە دوای پەتەکە دەپسێنوانە من ئەو دیمەنم وێ نەگرت باشە چۆن ئەو دیمەنم تەسویر کرد لە هەر لەو منتیقەیە وێنم گرت و تەواو بینەوە ئەوانەوە حاصل دوای وێ نەگرتنەکە هەر لە بەرەگا ڕۆیشتن یان لەسەر سێت گوتمە ئەو دیمەنەکە دێلێت یعنی خۆ بۆ ئێمە
مەسروفە زەرە لەوەدا ئاسانیە تۆ بچی دیمەنێک بگری و کابراکتەر هاتیەوە منداڵە و نازام چی پاس و تێپەڕی لە نزیک شقامی باتە و ئەوانە کە زۆر قەرەباڵغە بەڕاستی کۆنتترۆلی ئەو شوێنە ئەوە دیمەنم گرت و تەواو بووانێکسە گوتم دیلیتیکەنەوەوانە تاوەتر ڕۆیشتین دیلیت بوو سەر لە نوێ چمە و دیمەنم بە وێنە گرتیتەوە هەت تەنها لەسەر ئەو قسەی کە ئێستا جەنابەت باست کرد بۆی کە لەسەرمان تێپەڕ نەبێ و من چەند دیمەنێکی تریشم ئێستا لە خەیاڵ نەماوە بەڵام دیمەن هەیە 2000 وێنەم گرتووە شۆت هەیە 2000 گرتومەتەوە فیلم تەواو بوو لە ئیدیت موانی لە مۆنتاژ تەواوم کردووە خلاص بۆ فیلم تایتلم داناوە تەماشام کردووە هەندێک شوێنی کرچووکاڵی تێدایە و شتێک کە دەمە لێرە باسی بکەمەوە چوم وێنەم کردوەوە بۆی کە ئەو کرچووکاڵیە چا بکەین کێشەمان هەبوو لە ڕاکەتی یەکەمیانی دە فیلمی بەرازیلی شینەکە ئەو تاموو بۆنە مای بوو ینی هەستاینە لە ڕێگای بەرەمهێنەرەوە کاکدابینەوەی سکن سوپاس دەکەم لە شتێک زۆر ئاوگاری کردم من وێنەکانی ڤیددیۆی قەڵات قەدیم ئی ساڵی نەوەتەکان هێنامانەوە نردمانە ئیتالیا بۆ شرکێک بناوی سیدۆنیا لە ڕێی کاک داربینۆیسەوە نردمان بخۆی بە ئێژدی گیراوە بە کامرەیەکی زۆر ڕەنگە 16 بێنازان نردوتمانەوەی بۆیان کردین پێکسڵیان بەرز کردوەوە کردیتیانە 4K نردویانەتەوە بۆمە اینجا دامان ناوەتەوە ناو فیلمەکە یان لە فیلمەکەش خۆ دیارە ئەو شۆتانە ڕاستە قەدیمە بینەر حەزی لێە بەڵام وەکو پێکسڵ زۆری فەرقە لەگەر ئەو تەکنیکی ئێمە پێمان تەسویر کردووە مەسەلەی ئاری ئەلێکسا زۆر دوورە یعنی ئەو جۆرە تامو بۆنەی کە ئێستا جەنابەت باسی دەکەی ڕێگە من لەسەر ئەو شتانە زۆر دقیق بوومە مشکلم بۆ دروست دەبوو لە تاموبوونی ئیشەکە لە ئەکسسواری ئیشەکە لە سینۆگرافیای ئیشەکە ببوورە ئەو قەوسەمەگر بەڵام پێم خۆش ئەوشتانە باسکەم لەسەر ئیشەکە وڵا دەست خۆش بێت کاکسەرکە کۆمنتی نەبێن بەردەوام دەبم یعنی زۆر گرنگە تۆ کە ڕەهندێکت بۆ فیلمەکەت دیاری کرد یعنی احترامی بینەرەکەی خۆ بگری بەڕاستی شتێکی فێکی پێ نەفرۆشی مادەم تۆ بڕیارت داوە ئەم فیلمەی تۆ ڕەهندێکی مێژووی هەیە ئەبێ بتوانیت تا ئەو ڕادێک کە دەرەقەتی دەی کە ئیمکانیت هەیە کە دەرچوو دەرەقەتشی دێن دەرچوو ئۆتۆ کەسێکی فیلمێکی لە حسابی خۆت کردووە لە حسابی خۆتان سپۆنسەری فیلمەکە بوون ینی پارەیەکی زۆر زەبەڵاحشتان لە بەردەست نەبووە بڵێ وەڵای جارێک کە داڕژمەوە بەڵام کە تۆ ئیسرار هەبێ لەگەڵ بینەرەکە و ڕاستگۆبی چایخانەیەکی بۆ دروستکەی ڕێک یعنی تام و بۆ و فەزای نەوەتەکان و هەشتاکان بدا دەکرێت پێم وایە ئێستا لە ڕووی تەکنۆلۆژیاوە هەموو شتێک دەکرێت لەبەرەوەی ئێستا تەکنۆلۆژیا زۆر هاریکارە بۆ ئەو ئەم شتە بەڵام تۆ چەند یعنی من ئەو جملەیە ڕوادن وا لێک دەرەمەوە تا چەند احترامی بینەرەکەی خۆت دەگری تا چەند ڕێزی لێ دەگری کە دەنووسی ئەمە ساڵی 1960 یعنی قەنەعەتی پێ دەکەی کە ئەمە ساڵی 1960 چونکە بەڕاستی عیبەیە تۆ بنووسی 1960 لۆکیشنەکە و 1990 بڵێ شتێکی زۆر خەتەرناکە لە جێرانەوەی سینەما باسی زەمانێک بکەی وەکو دەرهێنەر ئەو شتت نەگەیان بێ پێم وایە شتێکی گەورەیە لەگەڵ ئەو قسەیەمەکە قەت فیلمێک دروستکەم تووشی ئەو شتە بەڕاستی من فیلمەکە دلیت دەکەم پێم عیبە ئەو شتە پیشام بدەم بەڕاستی ڕوخسەت مەدەن هەنێ بۆ چوونی برادرانیش بخوێنمەوە کاک مەهدی شانۆکار لە ئینستاگرامەوە ئەڵێ لایەنێکی دیکەی سەرکەوتنی فیلمەکە دایالۆگە وە کەمترین دایالۆگ لە لای کارکتەری سەرەکی ئەو بێدەنجە جوانە بوو دێمەوە لای برادرانی تریش تابان خانەڵێ لەگەڵ ڕێزم بۆ قسە جوانەکانی کا حەمەسوار حەزەکەم دڵنیاتان بکەمەوە وەکو کەسێک کە 18 ساڵە لە بەریتانیا ئاژیم هیچ بینەر و ڕەخنەگرێک بەقەد کورد ورد و زیرەک نییە لە فیلمێکە هەست بەو شتانە بکات کە ئێوە خەمیە خۆن زۆر فیلم هەبووە لای ئێمە زۆر خراپ بووە لای ئەمان زۆر جوان بووە هەت بەردەوامە بم لەسەر بۆ چوونەکانی ترش کە بیخوێنمەوە ڕاست من ئاوێک دێنم بە یارمەتیتان فەرموو کاگ ڕزگار بەڵێ کاگ ڕزگار زاهیرە لێ دیمەنێک لە فیلمەکە هەیە باسی گرانی ئەکات ئەویش لە دیمەنێکی کۆمیدیە ناو چایخانەکە کە کارەکتەرێک مۆزە ئەبات بۆ ناو چایخانەکە ئەڵێ مۆز گرانە زۆر ئەگەر من بۆتان نەهێنم هەموو ژیانتان
لە هەموو ژیانتانە ناتوانن مۆز بخۆن ئەو هەر لە مەزەبمانیە کاک محەممەدجان ڕاستەکە کاگرزگارم برادێکی زۆر نزیکی منە برادێکی ڕۆحی منە نزیکەی 20 ساڵە لە ساڵی 2005 ئێمە هاوڕێ و منەوە شانۆکار و سینەماکارێکی زۆر باشە کاگرزگەرم من ئەو قسە ئێستا دەوێ من جوابی دەمەوەزانام لە چێ قسە دەکە بەڵێ اینجا با بێم لای دوو بۆ چوونی ئاڵاغازی هەیە و ئیش بخرێنمەوە ئاڵاغازی لە دەست خۆش بۆ کا حەمەسوار زۆر بە جوانی و ئەکادمیشی کردنەوە ئەدا زۆر گرنگە کاریگەری مرۆڤی باش و خراپ چییە ئەوە ڕاستیە باری ئابووری و سیاسی کاریگەری هەبوو ئەو کاتە ئێستاش هەیە بەس بە خامۆشی نەوەکو ئەو کاتەی زوو بە ئاشکرا من تا ئێستا چەقۆڵەگرم لەگەڵ خۆم چونکە بە تەنها ئەڕۆم بۆ شوێنان بە پێویستی ێزانم بەڵا ئاڵاجان من ئێستا هەڵی ناگرم لە 79 وەڵا خۆم چەقۆم پێی دیوە بە ئالاخان بۆ چوونێکی کێڵەمە یەکەم جارێک جۆم لە دەرهێنەرێکی کورد بێ بڵێ دیمەنم شت کردووە و بەڵام بەدڵم نەبووە هەستم کردووە تاموچێژی ماوە ئەمە گرنگە بۆ دەرهێنەر بمبورە زۆری دەرهێنەرەکان وە سیاسیەکان تەنها بیریا لای گیرفیاریانە نەک لایەنی مرۆڤایەتی و جوانی ئاڵاگیان من لە 94 زۆر دیمەنم لە قەرەج لابرد لە زامێلی گەرمیان لابرد جارێکی کە وێنە ڤیدۆمان گرتەوە ئەوە ئاسایی ڕۆدا و من دەستخۆشی لە کاک محەممەد شەکەم وابزانم فەرم و کاک محەممەدجان ئەگەر بۆ چوونتەیە سەبارەت بە یەکەم کۆمنت برادرە پێی بە خاڵێکی ئەوی کە لە ئینستاگرام و کۆمنتێکی نووسی و پێی بە خاڵێکی زۆر گرنگ بردبوو کەم کەس باسیەکان مەسلەی ئەو کەمی دیالۆگە من خۆم پێم خۆش بوو دیالۆگی و کاراکتەرە زۆر زۆر کەم بێ هەستی و سیرکردنی یا قەراردانی لەسەر قەزیەکە کوشتن بێ برم بێ هەر شتێک بێتن کە دەیدا زیاتر هەستی نایە بێ ژێر پێستی بێ یعنی من زیاتر دەچوومە ناو حالەتە و لە ڕاستیشدا من وەکو فیلم سازێک وەکو ئەو فیلمانێک کە دروستم کرد ڕاستی من وێنەیمە لە چوارچیوە لە کۆمپۆزیشن ئیش دەکەم حەزم زیاتر لە وێنەیە لەو فیلمەدا ویستم هاوسەنجێک دروستکەم لە مابینی وێنە و دیالۆگ ینی لە کۆی چیرۆکەکە دەمیست هاوسەنجی هەبێ حەزنی نەبوو دیالۆگەکە بێ لە خۆڕا کەسێک مەسەرەن قسەیەک بکە کە شتێک نەبێ یعنی شتێک دروست نەکا لای خەڵک حەزمێ بشتی تایبەت هەبێ و لە هەندێک شوێن لە ناو چاخانەکە دەمیست سادەی شتەکان مەسەرەن بژێرمەوە یان کەسێک شتێک لە شتێک دەگرێت کە لە ناو چایخانەیە یان کەسە دەرێ لاچ و یا بای ئاری بکەین نازانم دەمیست بەڕاستی ئەو شتانە بجێرمەوە دیالۆگەکان واقعی بن بەڵام بۆ کاراکتەری ئەو پێنج کەسێک کە هەبوون پێم خۆش بشتی تایبەتیان هەبێ هەرێکێکیان چیرۆکی تایبەتی هەبێ سەبارەت بەو کۆمنتە و من زۆر پێجوان بۆ کۆمنتی برادێک لە ئینستاگرامەوە نووسیوی کۆمنتێکی تر هەبوو وڵی وێنم نم لەبیر چوو ئیدووەم سەبارەت بەلابردنی ئەو دیمەنانە ئەوەی کە ئەڵا باسی کردبووە ڕاستی نەک من ڕەنگە من ئێستا وەکو دەرهێنەر لەو ساتەدا کۆتا کەس بم ئەو شتانە بکەم پێش من نازم ڕەنگە بە 80 ساڵ 100 ساڵ پێش ئێستا کاری لابردنی ئەو دیمەنانە کراوە دەرهێنەر دەبێ ڕاستگۆ بێ لەگەڵ خۆی دەبێ ڕاستگۆ بێ لەگەڵ لابردنی دیمەنەکان تایبەت من ئەزمموی دەرهێنان و ئیدیت و نووسینم هەیە و لە نواندندا باشم بۆیە زۆر ڕەحەن بە فیلمەکانی خۆم ناکەم کاتێک شتێک لا دەبم من لەبەر خاتری ئەوەی بڵم فیلمەکەم 90 دقیقە 100 دقیقە شتیوانیە فیلم کە لە لای من 30 دقیقە بوو لە 30 دقیقە دەی بڕم یعنی فیلم هەیە 22 دقیقە بووە کورتە فیلم دروست کردووە 11 دقیقەم لێ فرەداوە کردومەتە ینی فیلمێکم فرەداوە ئەنی ئەزمموی و کارم هەیە کورتە فیلمێکم هەیە بەناوی دوعا لە سەرەتادایەتی 22 دقیقە بووە کاک سەرکەوت کاک حەمەسوار 11 دقیقەم لێ فرەداوە ئێستا خامەکانم ماوە هەڵم گرتووە ینی بۆیە پێما دەرهێنەر نابێ زۆر حسابی بکە ئەو دیمەنەی لا مثلا لای خۆی جوان بێ دەبێ حسابێکی زۆر گەورە بۆ بینەر بکە لە کۆتایدا فیلمەکەی تۆنی هی بینەرە بینەر قسەی لەسەرداکەوە بۆ ئێستاکەوەی کە کۆمنتێ قسە دەکرێت دەسەری نابێ ڕەحم بە فیلمی خۆت بکەیت چکە بینەر خاوەنی فیلمەکەی توێ کە دەکەوێتە سەرسکرین بەڵێ کا حەمەسوار جانەتانی فەرموو وەڵام من ویستمەوەش بڵێم من طبعا باسی نواندنمان نەکرد دەخێنە ئاخر شت
بەڵام ئەوەی گرنگە کاک محەممەد هەندی وردەکاری زۆر بچووک ئیشی تیا کردو مەسەرەن شێوازی جل لەبەرکردن یعنی زۆر گرنگە تۆ هەندێک شت شێواسەیە چکە مشتەما هەمیشە لە گۆڕاندایە ئێستا تۆ ئێمە لە ماڵەوە سێری وێنەکانی خۆمان کەنی پێشی 20 ساڵ شێوازی جل لەبەرکردمان زۆر جیاوازە هەر بۆ سەیری خۆت ینی دوار بڕۆ سەیری یاریی نوهاتەکان بکە بزانە ئەو تیشێر پشتەکانیان چەند بەرینە و شۆرتەکانیان چەند نازم کورتەویان درێژە و لەوەی ئێستا ناچێت لەبەرەوەی هەمیشە ئەم شتانە گۆڕانکاریان بەسەردادێ ئەبدێت دەبنەوە بۆ زۆر گرنگە کە تۆ فلیمەگابێت تۆ ڕوبەرەشی مێژووی ئەم بوردەکارە بچووکانە زۆر گرنگن بەڵای من لە زۆر شتێکە گرنگترە ئەبێ ئیشی تیا بکە شێوازی قسەکردن شێوازی دل لەبەکردن شێوازی دانیشتن شێوازی تەسبیح هەڵگرتن هەندێک شتەیە کلتورە یعنی شوناس هەڵدەگرێت شوناسی زمانەکەی خۆشی هەڵدەگرێت مثلا ئەو کارکتەرێکە ڕۆڵی سەرچیە و مەسەرن یعنی زۆر بەدڵم بوو کە ئەم قەمیسەی بەم شێوەیە لەبەر بوو یعنی ڕێک بیرم کەوتەوە کە لەو سەردەمە خەڵگواشتی لەبەرەکرد مەسەلەی قسە نەکردنەکە خۆی لە مەسەلەی سایکۆلۆژیا دەرێت ئەوانەی کە قسە ناکەن عادەتەن زۆر ترسناکترن لەوانەی کە قسە دەکەن کە ئینسان زۆر زار تووڕێیەکانی خۆی لە ڕێی قسە لە ڕێی گوێن لە ڕێی هەشتێک شەڕ دەریەکە بەڵام ئەوەی کە قسە ناکە زۆر ترسناکە چکە ئەمە ئەی کاتە هێزێکی تۆقێنەر هۆزێکی تێکدەر هێزێکی لە ناوبەر لە ناخیە گەورە بێ ئاخیری کۆنتترۆلێکە ئەتەقێتەوە شت دروست دەکات بۆیە ئەم لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی بۆ بنیادی ئەم کاراکتەرە ئەم فۆرمەی کاک محەممەد عەلی بژاردووە زۆر دروستە مثلا سیرەکەی برە ڕەفیقەکانی هەموو فشیان دەکرد و ئەمان دەکرد ئەم هەست دەکرد لە ناخەوە شتێک هەر دەکوڵێ شتێکێ هەر پاڵی پێوەدنە شتێکێ ناخی زیاتر داگیر دەکات لە هیچ مەشەرێکە لە ڕەفیقەکانی ناچێت گرنگە ئەم جۆرە بنیادە لە کارکتەری کوردان تا ئێستا ئێمە لە کارکتەر سازیە یعنی ڕوو بەرە سایکۆلۆژی و ئینتیما کۆمەڵاتەکانمان زۆر بەباشی دراسە نەکردووە خاصن لە ڕووی مێژوویەوە یعنی من کارکتەرم بینیوە وەکو ئێستا قسە دەکە وەکو ئێستا دەڕوە وەکو ئێستا نان دەخوا وەکو ئێستا جلو بەرگ لەبەر دەکاتن ئەمە یعنی تۆ کێشە هەیە کاتێ ڕەهندێک لەسەر خۆتا فەرزەکەی ناتوانێت ئەدای حەقی یعنی وەڵامی پرسیارەکانی ئەو ڕووبەرە بدەیتەوە بۆیە بەڕای من مەسەلەی کۆمپۆزیشن و دیمەنسازی و فەزاسازی و ڕەنگسازی لەم فلیمە فاکتەرێکی گرنگی سەرکەوتنی ئەم فلیمەیە لەبەرەوەی هەمووی زۆر بەوردی ئیشی تیا کراوە زۆر بە دیقەت ئیشی تیا کراوە یعنی ئاوێتەبوونێکی گەورە هەیە کانگیرێکی گەورە هەیە لە نێوان بابەت و فۆرمە یعنی ئەوە نییە بابەت لە شوێنێک بی ئەبێ بینی بابەت فۆرم تەمسیل ئەکسسوار هەمووی بێکەوە یەکەیەک پێکدەنێکە بەمەڵک نەسەقن لە نێو سیاقێکی گەورەیە هەمیان ئەتوانن وەکو هارمۆنیەک یعنی کە لە کۆمەڵێک ئالەتی مۆسیقی پێک دێ بەڵام لە ئەخیرە ئاوازێکی یەکگرتوو دروست دەکەن ئەمە زۆر گرنگە بۆیە کاک محەممەد زۆر وردووە بۆ من ئەم فلیمە سەرەتایەکی گرنگە بۆ ئەوەی یعنی مۆدیلێک فەرزکەین ئەبێ وایش لە نێو مێژووە بکەین ئەبێ من لێرە باسی فۆرم دەکەم یعنی بەڕاستی فۆر یعنی ئیشکردن ناو مێژوویان لەنەوە کارێکی هونەری کە ڕەهەندی مێژووی هەیە ئەبێت تۆ مۆدیلە کتێبی ئیشی لەسەر بکەین ناکرێت بە هاکەزای بە تۆ ئەمجرە لەبەرکە و ئەمجرە لەبەر مەکە و وا بڕۆ بالۆکیشن وا بێوانە بێ ئەمە کێشە دروست دەکات کێشە ئەوێت تۆ بزانی لە نێو ئەم کۆمپۆزیشنی تۆە یەکانگیریەک هەبێ لە نێوان تەمسیلە لە نێوان جلوبەرگە لە نێوان ئەکسسوارە لە نێوان ئەو فەزایکە لە شوێنەکە هەیە لە نێوان ڕەنگە لە نێوان ڕووناچیە لە نێوان یعنی کۆمەڵێک ئەو فاکتەرانی کە لە ئاخیرە ئەو وێنە گەورەیە دروست دەکەن بۆیە بەڕای من یعنی جگە لە مەسەلەی نۆستالژیا کە وتارێکی گرنگی فلیمەکەیە ئەم وردەکارانی کاک محەممەد ئیشی تیا کردووە لە فلیمەکە زۆر گرنگە زۆر مقنعە یعنی بۆ من زۆر مقنع بوو کە من هەمیشە بە چاوی ڕخنەوە سەیری ئەم بواران دەکەم کە فلیمێک دەبینم یعنی پۆرتر سەیریەکەم بەڵام کە ئقناعم پێ دەکا لۆکیشن کە تەمسیل ئقناعم پێ دەکا کە فۆرم ئقناعم پێ دەکا کە مەکیاژ قەناعەتم پێدارە فەیک نییە یعنی زۆرێک لێ ئەرتیاحم دەداتی هەست دەکەم ئەم ستافە ئەم کاستە ڕێزیان لە من گرتووە کە کاتی پێمەڵێن ئەم دیمەنە ئی ساڵی هەشتای هەولێرە یان نۆهەتی هەولێرە هەست دەکەم زۆرێک ڕێزگرتن هەیە لە نێوانمانە هەست دەکەم من بە گەمژە نازانێ هەست دەکەم وەکو کەسێکی نەخوێندەوار شتێکم پێ نافرۆشێ کە ساختەیە ئەو سەردەمە نیە ئەمە شتێکی زۆر گەورەیە بۆ مەسەلەی وەرگرتن تەلەقی
ئەوەی تر لە بەشی ئەخیرە باسی دەکەم باسی نواندنەکەم بەڵام بە بگەڕێمە لای کاکسەرکە و لەگەر شتێکیە بێ حەمە سوارجان ئەلبەتە هەموو فیلمێک لە هەرچ ژانرێکا بێت لە هەر جێگەیەکا بێت لە هەرچ حاڵەتێکا بێت دەرهێنەر زیرەکی دەنێرە لەوەیە چۆن ئەتمۆسفیرێک دروست دەکات چۆن سەحرێک لەو ئیشەیە دروست دەکات وابکە نزیک بێتەوە لە بینەر ڕاکێشێتە ناو بەرامەکەی ئێمە با دوور نەڕۆین بگەڕێنەوە بۆ شانۆ زەلکاوی مەکسیم گۆرجی لە ناو با بڵێن خانوویەکایە کە هەریەکەی ژوورێکە و هەریەکەی هی کەسێکیانە هەموو کێشەکانن هەموو کەسەکان داڕماوەکانن وێرانەکانن کاتێک کە لە سلێمانی ڕەحمەتی عوسمان چێواری خراجی کرد تامێکی خۆی پێدا بەڵام کاتێک کە ئێمە چڵپاویشمان بینی لە هەولێر هەر تامێکی خۆی هەبوو کەواتە دروستکردنی ئەتمۆسفیر لای دەرهێنەرە من قەت لەگەڵەوە نیم بڵین سیناریۆکە خۆی ئەو جەوەیتیایە ئەم ئیشە سیناریۆکە خۆی لەو ئەجواایە ئەو ئەجواایە بە ئێمە بگات بەڵام لێرەیە من ئەم وەسفەی کاک محەممەد بۆەوە ناکەم کە با بڵێن ینی وەسفێک بێت ناحەزم بە وەسفەکەی نییە حەزەکە مەسڵم من ڕەخنەم بگتایە بەڵام لەبەرەوەی یەک جار فیلمەکەم بینی لە سینەما شتم لا نییە زۆر بڕۆمە ناو ئەوەی لێ بم بگەڕێم بە دوای خەلەلەکانە بۆیە لە خەلەلی ئەکادمی ئەڵم کاک محەممەد جان بەڵام ئەوەی لەلای من جێ خۆشی بوو ئەو تامە بوو تامێکە بوو یعنی دەمم ئاوەکە ئێستا جارێکی کە فیلمەکە ببینمەوە ئەوە زۆر زەرورە پێم وایە کاک حەمەسوەرجان تۆش ئەمان شتە دوود و زۆر لە برادەرەکانی شەبە ئامانژیەوە و خەڵکی هەولێر زیاتر ئەوان سەیری فیلمەکەیان کرد و ئەوان بینەرێکی زۆر بوون بۆ لەبەرەوەی خۆیانی تیابینەوە چی لە ڕووی زمان وەکو زارەکەکە زارەکی هەولێری وەچی لەگەڵ ئەو هەموو ئەجوائی کە لە هەولێرە هەیە و ئێستاش خۆیانی تیابینەوە ئەمەیە خۆشیەکە ئێوان ئیتر منیش بە هەمان شێوە و لەزەتەم لێبینی با ئەم بۆچوونەی جیناخانش بخوێنمەوە خوا ئەڵێ پێشنیار بۆ کاک محەممەد و فلیم سازەکان مانگێک پێش نمایشی فیلمەکان ڕیکلامی بۆ بکەن وا بزانم فیلمی کرۆکۆدێل بۆ جەژنی قوربان واتە مانگی 6 نمایشەکرێت تا ئێستا هیچ پۆستەر و ڕیکلامی دیار نییە وڵا کرۆکۆدێل ئێستا ئیدیتی تەواو بۆ مۆنتاژی تەواو بووە ئاخیر بێژنی پێشوی بێمە سەفەر خلاصمان کرد ئیتر بڕیاری بڵاوبوونەوەی تیمی سینە کورد قرار دەدا مەسەلەن کە ڕاستی کەوێ من بەتەنیا ناتوانم ئێستا بڵێم ئەو کاتەیە فیلمێکی زۆر تایبەتە فیلمێکی زۆر جوانە فیلمێکی پۆلیسی تاوانکاریە دانازانم بۆ جەژنی قوربان یاخود نازم دوو مانگی تر دەکەوێتە سەر شاشەکانی سینەما ئێستا بە تەواتی پلانی بڵاوکردنەوەکانی دیات نییە بەڕاستی بەڵێ کا حەمەسوارجان فەرموو وڵای من زۆر زارج باسم کردووە لە ئەخیرە یعنی مەسەلەی فیلمسازی و هونەرسازی مەسەلەی بازاڕە ینی مەسەلەی کڕنی فرۆشتنە ئێمە ئەگەر بەم عەقڵە بم ینی من خۆشحاڵ بم لەم ڕۆژانە لە کتێبێکی کاک یاسینە وتارێکی پرێمێردی نەمرم بەدەستکەوت لە ساڵی سیەکانە لەسەر شانۆ نووسیوتی ئەڵێ هونەر سنعەتە یعنی خۆزگە ئێمە لە سیەکانەوە ئەم ڕستەیە کە لە دوو شە پێکاتەوە ئەڵێ هونەر سنعەتە مان کردبە مانشێتێکی گەورە لەژێر ئەم مانشێتە ئیشمان کردبە چونکە سنعات هەمیشە لە گۆڕانکاری و لە پێشکەوتنە تۆ سەیری ئاسنگەرێ بکە کورسی دروست دەکات یان دارتاشە کورسی دروست دەکات ئەم مۆدیلەی ئێستا دروست دەکات 5 ساڵیکە فۆرمێکیکە دروست دەکات لەگەڵ زەوقی مجتەمەعی خۆی گونجاو بێ لەگەڵ ویستی خەڵک گونجاو بێ بۆیە مەسەلەی فیلمسازی مەسەلەی دراماسازی یعنی ئێمە زۆر خەڵک قسەکەن کاکە بینەر نییە یان خەڵک نایەت کاکە تۆ کەلوپەلەکە و لەو ئاستە نییە کە خەڵک لێو بکڕێ بۆ گلەی لە خەڵکەکە یاخە تۆ دوکانێک کردوێتەوە شتی باش نافرۆشی دەشتی باش فرۆش بەڵام خەڵک چۆن لێ دەکرێت زۆر فیلمەیە لە سینەما نمایش کراوە 2 هەفتەی نەخایاندووە و لە هەموو فیلمەکە 500 کەس نەیبینیوە مەسەلەن فیلمی کاک محەممەدیش کراوە فیلمی تریش کراوە ڕەنگە بە ئەوە چەندین مانگە بەردەوامە لێرە جیاوازی لەو کەلوپەلێک ئێمە بەرهەمی دێنین زۆر گرنگە
ئێمە ڕێز لە بینەری خۆمان بگرین کەلوپەلێکی بەرهەم بێنین کەلوپەلەکە وەکوم فەیک نەبێ ڕەسەم بێ یعنی شایستە ئێوە بێ کە بێ پارەی پێ بدا و کاتی بۆ تەرخانکە ئێمە زۆر جار چوینە فیلمی کوردی من بەداخەوە لە هەندێک فیلمی کوردی کچەکانیشم دەبم خێزانەکەم دەبم لە هەندێک حاڵەت تووشی ئەو ماڵێ باوکە توخوازارش کە بۆ فیلمی کوردی پێمان ماڵی ئێمە ناین یعنی بگات ئەو ڕادەیە یعنی پەشیمان بێ لەوەی کە من پارەکەشی بۆ دەرم منش بیتاقی بۆ کڕم و گەرمە شامیشی بۆ دەکڕم و نانشی بۆ کڕم بەڵام کە فیلمێکی کوردی بینیوە کاک محەممەد زۆر گرنگە تۆ ڕێز بۆوتم هەستم کرد کاک محەممەد ڕێزی لە بینەرەکە ئەگرێ تۆ من 2 سعات دێمە لای تۆ پارە دێنم وەقت دێنم شت دێنم دەبێت بزانم تۆ بای ئەوەندە ڕێز لەم گرتۆ کەلوپەلێکی فەیکم پێ نافرۆشی شتێکم پێ نافرۆشێت کە لە ئاست و کوالیتیانە بێ وەکوەوەیە تۆ تەلەڤیزیۆنێکی مەخصوصم پێ بدە یاخود هەر ساعتێکی فێر لەکراوم پێ بدەیت ساعتێک کە هەمیشە دەوەستێ سینەماکاری کورد فیلمسازی کورد ئەبێ پێشەوەی بیر شتێک بکات و بیر بکە کە ئەو لە بازاڕایە شتێک دروست دەکا ئەبێ شایستە بێ کە خەڵک پارەی پێ بدە ئەگەر ئەمە بکەینە پێوە کاک محەممەد لە فیلمی داهاتووی یعنی بەوەش ڕازی نابێت کە لە بەڕازی لەشینەکە پێشکەشی کردووە بە دوای فۆرمی ترا دەگەڕێت بە دوای بازاڕێکی گەورەترا دەگەڕێت مەسەر ئەم جارە لە هەولێر سەرکەوتنێکی گەورەی هێناوە ئەم جارە بیر دەکاتەوە دەبێت ڕوبەرەکەی هەولێر نەبێ ئەبێ ڕوبەرەکەی کوردستان بێ لە جاری داهاتوو ئەبێ ڕوبەرەکەی کوردستانی گەورە بێ ئەی بۆ لە موکریان و لە کەرمەشان و لەو شوێنانش خەڵک فیلمەکەی نەبینێ بۆ لە ئامەد خەڵک فیلمەکەی نەبینێ بۆ لە قامیشلو خەڵک فیلمەکەی نەبینێ بۆ طموحی ئێمە ئەبێ پرۆسەیەکی تەختیتی بێ پرۆسەیەک بێ کە ئێمە بەرنامە ڕێژی بۆ بکەین بە حەز نەبێ ئێمە نابێ ئێمە بە حەز ناگەینە هیچ شوێنێک وەڵای من حەزم لێیە فیلمێکی باش دروست بکەم حەز بەبێ وەعی بەبێ ئاگایی بەبێ تەختیت بەبێ ماندیبوون بەبێ ئەوەی کە کاک محەممەد خۆی ڕەخنەی دەخۆی گرتووە زۆرم پێخۆشە کە تۆ خۆت یەکەم ڕەخنەگری ئەڵێ من شوێنێکی مەشەدێکی کاملم کردو دوای خۆم دیلێتم کردووە ئەمە یەکەم ڕەخنەگرە کە بێ هونەرمەند خۆی لەسەر خۆی ئیشکاتن خۆی بە چاوی و ڕەخنەگر سیرکە بەڕاستی ئەم مەشەدە لە سیاقی فیلمەکەی ئەوەیە خزمەت دەکا مقنیعە قەنەعەت بە بینەر دەکا بۆیە بەم شێوازە بەڕاستی ئەگەینە شوێنێک ئەگەینە ئەو ئامانزێک کە هەمومان هەمیشە هەوڵی بۆ دەدەن کە سینەما لە کوردستان ببێتە کلتور و مەسەلەی فیلمسازی بێتە پیشە ئێمە فیلم دروستکەین و فیلم بتوانێت بەشێک لە شێوەکان سەپۆرتی خۆی بکە و بینەر پێشوازی لێ بکە زۆر جوان کاک حەمەد سواریەک دەمێ بە دوورستە زۆر کورت شتێک بڵێم شتێکی زۆر باش و ڕژاند بە بیرماتەوە ینی ڕەنگە پێش من برادران کە سەرکەوتی زۆر ئاگدارە لەشتا ئەو ڕۆژە تەلەفۆنی کە لەسەر شتێکی قسەمان کردبێکەوە وەکو مەسەلەی فیلمسازی بەر لە من ینی خۆتان باشتر لە من ئاگادار بەسەلەن ئەو پیشە سازیە هوەری پیشە سازی سینەمایی سەرکە کاری بۆ بکەین ینی پێویست بوو لە پێش مندا بەشێک لە برادرانی تر ئەو ڕێگایە بکەنەوە ڕێگە من مەسەڵەن نوێ بم وەکو خەیاڵکردن بۆ مەسەری پیشە سازی سینەما بەڵام بەڕاستی من ناوڕێچکەیە دەگرم و بەشێکیشم لایانی هوەریە کە ڕەنگە 300 جارێک فیلمێکی هوەری دروستکەم بەڵام بەشێک لە سینەماکاران لە پێش من کە مەسەرەن فیلمیان دروست کردووە دواتر زۆر مدتێک مەسەرەن وەستاون چاوەڕێن نازام لە شوێنێک پارەوە گرن یان لە حزبێک لەلایەنێک شتێک مناوشتم زۆر پێی هەڵەیە سینەماکار دەبێ وەکو ئەو دارتاشی جەنابەت باست کە کورسەکەی زۆر جوان بێ بیفرۆشێ کە خەڵک بینی حەزی لێ بکە من پێم خۆشە هەروە فیلم دروستکەم کە تۆ کورسەکەی منت بینی فیلمەکەی منت بینی پێ جوان بۆ مرتاح بی بزانی کە ئەو پارێت داوە شتەکە بۆ تۆ شوێنی گرتووە هەستی تۆی جوڵاندووە پێت خۆش بە تامت لێ کردووە و منە ڕێزکێ دەگرم بۆی کە بتوانم لەسەر سینەما و جیرفان و سینە کورد و ئارتستی بژین نەگۆی کە من چاوەڕێ بۆ مەڵە پارەیەک وەگرم فیلمێک بۆ ئەو مەسەلەی کە باست کرد حەزم لەو شتەیە حەز نییە حەزم لەو شتەیە دروستی بکەم و ینی خۆت پێت جوان بێ لە ماڵەوە سەیری بکەیت فیلمەکان باشە تۆ فیلمە دروست کە دەبێت پەخشی بکەیت ببیندرێ و سنوورەکان ببڕێ بەڕاستی ئێستا سەرشانی من زۆر پرسە کاک سەرکەوت کاک حەمەد سوار وەکو فیلمسازی ینی تۆ دەبێت بەڕازی لە شینەکە تێپەڕ بدەین و بینێری تێپەڕ بدەین نابی بینە خواکە ئەوە ئەوەندە ئاسان نییە یعنی دەبێت ئەو سنوورانە ببردرێکەوە بۆی جەنابەت باست کرد جارە من بەشێک لەو سەفەرم هەر لەسەروەیە کە خەیاڵیەوە دەکەم زانم چۆن بتوانین هەنگاوی باشتر باوین و ئەو شتە وەکو پیشە سازی ببینین بەڵێ
اینجا من لەسەر و بۆچوونەی بەڕێستان کاک مەحەمەدجان ئێستا من شەپۆلێکە بینم ئەوتانی کۆمەڵە فیلمی کاکرێ وەکو با بڵین شین کرا 1970 کرا پەیکەری دڵ کرا ئەم دوایانە ئەوەی تریش تابوت بوو چی بۆی ترسناکەکە کفن بەڵێ کفن کرا ئەمەی بەڕێز چوانەمانە خۆشمژدەییە بۆ ئێمە جێگای دڵخۆشیە زۆر ئێستا فیلمی باش کرۆکۆدیل ئامادەیە فیلمی هیچ لە شش نمایش دەکرێت فیلمی من هۆڵ کە جەنابەت کاک سەرکەوت ئەکتەری فیلمێکی زۆر تایبەتە من فیلمی من هۆڵ شەڵاویش بۆ جەژنی قوربان نمایش دەکرێت ینی شەپۆلێکی باشە بۆی کە من حەز دەکەم هەر فیلم دروست کرێ وڵی ینی اینجا من حەزەکەم خۆم وەڵامی ئەم بۆ چونەی ئەم برادەرە بەمەوە کاک ڕێبوار ڕوانی ناڵێ هوەر پیشە بۆ چوونێکی زۆر کۆنە چۆن ڕەخنەگری هوەری ئەبێت تا ئێستا لەگەڵ ئەو تێگەیشت نەبێت ئایا ئەوە کۆمەڵێک کێشە دروستە ناکات اینجا من کا حەمەسوارجان بە یارمەتە من وەڵامی کاک ڕێبوارەیەمەوە کاک ڕێبوارجان من لە ئەمریکا ئەژیام ئێستا هاتوومەتەوە بۆ ئێرامەیە لێرە خەریکی کاری هوەریم بم لە ئەمریکا سینەما نەک پیشەیە بازاڕە بازرگانە سەرچاوەیەکی پتەوی ئابووری ئەمریکایە سەرچاوەیەکی عەسکەری گەورەی ئەمریکایە سەرچاوەیەکی گەورەی تەجەسوسی ئەمریکایە و بنیاتنەری نەریتی ئەمریکی هەموو ئەمریکی سینەمایە لەگەڵ ئەوەی یاسا هەیە بە یاسا کۆمەڵێشتڕی خراوە بەڵام سینەما توانیوێتی ئەو هەموو فرە ڕەگەز و دین و میلەتانەی کە هاتوونەتە ناو ئەمریکا سینەما توانیوێتی بیان کە بە خاوەنی کەڵچەرێک نەریتێک هەمویانی ڕێک کردوێتەوە چۆن پیشە نییە پێم سەیرە ئێستا تۆ ئەوەت پێ کۆن بێت نەک یعنی ئەگەر ئۆباما لە کاتێکە کە ئابووری ئەمریکا داتەپی ئۆباما هەموو هەوڵێکی ئەوە بوو نێڵێ هۆڵی دابخرێت ئەیت بڕۆن فریایان کەون با هۆڵی دانەخرێت لە کاتی کرۆنەیە کۆڤید 19ەیە سینەماکان داخرا خەڵک ناچوون بۆ سینەماکان بەڵام خەڵک بە سیارەکانیان نەچوونە پارکەکان لە پارکەکان شاشەیەک دادنرا بۆ ڕووبینێک ڕووبینەوە من وشەی ڕووبین بۆ شاشە بەکارێنم بۆ سکرین هەر هەشە وشەیە هەیە لە کوردیا من لە زاری لادەیەکەوە جۆم لێبوو ڕووبینێکیاندا ئەنا کاک حەمەسوارجان خەڵکەکە هەمووی لە ناو سیارەکەی خۆی و ئێفێمەکەی کردبووەوە دەنگەکە هاتە ناو سیارەکە و سەیری فیلمەکەیان نەکرد و گەنمە شامیەکەشیان نەخوارد ئەمە نەریتە سینەمانیان هێشت بکەوێت بەڵام لای ئێمە هەر فترەیەک ئەکەوێ و جارێکی کە هەڵەسێتەوە ئێمە لە نەوەتەکان هەوڵێکماندا دوای ئەوە دوای فترەیەکی کە لە کۆتایی نەوەتەکان جارێکی کە هەوڵێکی کە درا لە 2000ەکان سەرەتای 2000ەکان جارێکی کە هەوڵێک درا ئەمە گروژمێکە ئەکرێ جار بەڵام بەو هیوایان ڕۆژێ لە ڕۆژان بە بازار لەسەر پێی خۆی بوەستێ بەسەیتر چاوەڕی دەستی سیاسیەکان نەبین هیواداری پێم وایە پرسیار نەما لێرە کا حەمەسوارجان ئەگەر بۆ چوونێک تەیە کاک والله من دەمێ باسی ئەکتەرەکان بکەم بەڵام ئەبێ شتێکی بڵێم تەنها لە ڕووی هزریەوە هیچ کۆمەلگایەک بێ پیشە پێش ناکەوێت پیشە بنیادێکی سەرەکی پێشکەوتنی هەر کۆمەلگایەکە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە کۆمەلگەی کوردی پێش نەکەوتووە ئەوەی ئێمە تا ئێستا پیشەمان نییە لەسەر پیشە ئەفکار بنیادەکە مەسەن تۆ باسی ئەم ئاسنگەرەمان کرێ خۆ دارتاشێکمان کرد دارتاشێک چۆن فۆرمەکەی گۆڕێ بیرەکاتەوە پیشە هەمیشەوا دەکە ئینسان بیر بکاتەوە یعنی هەرم پیشەیە وای کرد لە گالیسکەیەکی دووتایەوە بگەین بە سیارە و بە تیارە و نازام چی ڕەنگە داهاتوو بگەینە بە شتی کەش ئیشە هەمیشەوا لە ئینسان دەکە بیر بکاتەوە بەڵام جوتیار نەبێت بازار دروست نابێت طبعا بەڵام جوتیار چیەکە کاک سەرکەوت ئێمە کۆمەلگایکی جوتیارین تا ئێستا
بەداخەوە لە بواری لە هەم بوارەکانە جوتیارین جوتیار چییە کە تۆیەکەی بە خاکەوەرەکە و ئیتر چاوەڕە ڕەحمی خوا دەکا نەبیر دەکاتەوە چۆن چکە لەسەر قەزا و قەدەر ماوە لەسەر ئەوە ماوە کە ئەگە بارانێک بێ گەرمەکەی سەوز بێ خود ئەوە کەس بەڵام پیشەوە نییە پیشە ڕۆژ بە ڕۆژ کا هەمە سوار جانیێسا لە ئەمریکا ئەوەشیان چارەسەر کردووە لە هۆڵندا چارەسەریان کردووە بارانی سناعی دروستەکەن بۆڕیان بۆ ڕاکێشاوە جوتیاریان کردە پیشە کردیانە پیشە هۆڵندا ڕووباری بەناو هەموو هۆڵندایە تەوزیع کرد لە دەریاوە هێنای سەرکەوت پیشە لەسەر قازان بینیا دەکرێت کە تۆ پیشەیەک دەکەی ئەبێ قازانسکەی کاک محەممەد کە فلیمەکە ئەبێ قازانسکە بۆی بیر لە پرۆژەی داهاتوی بکاتەوە معقول نە کاک محەممەد ئێستا ئەمون پارە لەم فلیمە خەرج کردووە بەیانی زەرریش بکات جارێک تحمل بکات 2000 خانەکەی بۆ پرۆکسارە ئیتر ئاخری هەر ڕقی لە دنیای فلیمی شەبێتەوە ئەگەر هەموو زارە زەرەی لێ بکات بەڵام وەکو پیشە ئەگە کەسێ پیشە بیری لەوە کردەوە قازانجی لێ بکە و قازانجی لێکرد وتانی قازانج بکە من قەت لەگەڵەوە نیم یعنی فیلم ساز ناتوانێت قازانج بکە فیلم ساز کە بەرهەمێکی باشی بەرهەمێنە کەلوپەلێکی ئی بازار بوو لە بازار دەنگدانەوە و قازانجەکە من بۆ نمونە یعنی شانۆگەریەک لە کوردستان ئیشی کردووە تەسەوڕ دەکەم سەروی $100,000 قازانجی کردبێ بۆ یعنی فیلمێک نەتوانێت قازانج بکە کە فیلم بۆ بینەر زۆر سەرنجڕاکێشترە و مەدای ئەوەی زۆر زیاترە تۆ بە ئاسانی هەڵی گریبی لە زۆر شوێنی دنیاش نمایشیکەبی بێ لە مەهابادیش نمایشەکەی لە قامیشلو لە ئامەد یعنی وەکو شانۆگەری نیە کە مکلیفە هەموو ساپەگەڵ خۆت بەری من دەمێ باسی شتێ بکەم بە لەوە تێپەڕنجکەم لەمە متأکد متفقین کاک محەممەد یعنی دەرگایە چکەی بەڕووی هەولێرا کردەوە یعنی هەمیشە من یەکش خۆم لە یەک بنەوانە کە باسی هەولێرمان دەکرد لە ڕووی هونەریەوە دەمەوت کاکە وەڵی هەولێر ئەکتەریشی تیانەماوە نەکرد دەرهێنەریتیانە نە خەڵکی هونەرمەندیتیانەماوە خەریکە ئەکتەریش لە هەولێرە نامینێت چکە بەڕاستی ئەم شوێنانەی پەیمانگا و کۆلێژەکان یعنی دەورێکی کارا و ئەرێنیان نەبینیوە لە فراهەمکردنی بازارێک یاخو شوێنێک بۆی کۆمەڵی خەڵک دروست بێ خەریکی ئاکتین بێ خەریکی کاری هونەری بێ بۆیە کاک محەممەد بە گەڕانی بەنێو کۆمەڵێک ڕوبەرێکی ترا من زۆر خۆشحاڵم کە تۆ لە شوێنێککە بۆ ئەکتەر گەڕاوی خۆشحاڵم بەوەی کە بە دوای ئەم ئەکتەرە یعنی لەگەڵ ڕێزم لەناو قەوسێکەدان دەنێم یانیوانە هەموو ئازیز و خۆشەویستی ئێمەن بەڵام بە بەشێکی زۆریان ئەوەنە خراپ بەکاربراون چەندین ساڵە لە دراما و لە شانۆ و لە مەسەلەی فیلمسازی کوردیە خەریکە بۆنەتە ئایکۆنێک کە ناتوان کارکتەری خۆیان ببەزێنن هەر کارکتەرێک تەمسیلەکەن لە ئەخیرات سەیرەکە هەر کارکتەری ئەکتەرەکە خۆیەتی ئەوەی کە چەندین ساڵە هەڵی گرتووە دا لە درامایە هەڵی گرتووە لە شانۆگەریە هەڵی گرتووە خۆشحاڵ بووم کە تۆ وێنێ ڕوبەرش کرد بە هەولێرا کردەوە وتت ئێمە ئەتوانین لەنێو خەڵکی یعنی ترە لەنێو ڕوبەری ترە سەرمایە گوزاری لە ئەکتەر بکەین کۆمەڵی خەڵک بینین با تەمسیلیشان نەکرد بێ با بەر ئەمەش نەکرد بەڵام ئەمانە هەویری ئامادەن تۆ ئەتوانێت باشتریشان تێ بکەی باشتر لەبەرەوەی پێویستیان بە بەتاڵکردنەوە نییە گەورەترین کێشە لە ئەکتەری کوردی ئێستاە تۆ چۆن بەتاڵی دەکەیتەوە لەو هەموو کلێشە بەندیە کە چەندین ساڵە بەسەریا فەرز کراوە جا لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی دەستجولاندنەوە لە ڕووی دەربڕینی ئیحساسە لە ڕووی مامەڵەکردنەوە یعنی سیاقێک دروست بووە لە فیلمی کوردیە ژن و پیاون ئەبینی هەز ناکە ئەمە ژن و پیاون هیچ ئیحساسێکت پێ نادەن ئەمانە ژن و پیاون دوو کەسی خۆشەویست ئەبینی باسی خۆشەویستیەکەن بەڵام ئاز دەبینی دنیایەکی زۆر فەیکە زۆر لێک دوورن بە هیچ شێوەیەک ئینسیجام نییە بەرکەوتن نییە من سوپاسی کاک محەممەد دەکەم کە لە ڕووی ئاکتینەوە لەنێو کۆمەڵێک ئەکتەری با بڵێن زۆر ئەماتۆر کە پێم وایە بەشی گەوریان ئەماتۆرن یعنی کارێک ئەکتەری گەورەی دروست کرد بۆ من ینی مەسەرەن ئەم کوڕی دەوری دانی فیراسەوە بزانم دەوری ئەوەکە ئەبینێ بڕواتە بێ سیمایەکی هەیە یعنی جۆرێک ڕوانینی هەیە جۆرێک سیمای هەیە جۆرێک بێدەنجی هەیە من لە کەم ئەکتەری پرۆفشناڵی کوردیش ئەمەم نەبینیوە یعنی ئەکتەرێکە قەنەعەتت پێ دەکات باش ئەمە ئیشی دەرهێنەرە بەڕاستی کە لە قەنەعەتی بەوە نەبووە کە ئەکتەرێکی جاهز بێنێ کارکتەرێکی بۆ بچکار هەندێک ئەکتەری تەقلیدی هەوتت دەوری شەقاوێکم بۆ بین یەکسەر قۆڵی یەکاتەوە و نازانم چیە کاتن و دوسێ حرەکەی یان لە سەرخۆشێکم بۆ بێنێ یەکسەر بەلادادێ یعنی دەستخۆشی لێرەکەم کە لە هەولێر کۆمەڵێک بەهرت کەشف کردووە کۆمەڵی خەڵکت کەشف کردووە و هیوادارم لەمە بەردەوام بی هەمیشە خەڵکی نوێ بێنیتە بەرچاو
یعنی ئەوەش کردووە کە باخت بەوە نەراوە کە لەسەر کۆمەڵێک شخصی تایبەت کە مەسەرەن زۆر بینەریان هەیە یاخود زۆر شتی گرنگن هەرچە ئەمە مافی خۆش داگەمەش بکەیت بەڵام تۆ کارکتەرەکان تێناون بەقەت پێویستی ئەو ڕۆڵانەی کە تۆ هەتە بەقەت پێویستی ئەو کارکتەرانەی کە تۆ هەتە ئیشتیا کردووە و مجازەفەت کردووە کە خەڵکێکی تیناوە لە بەحیاتیە لە بەردەمی کامیرانەوەستاوە تەمسیلی نەکردووە ڕۆلی سەرەکیت پێداوە بەڵام دەستخۆشی لێرەکەم مجازەفێکی زۆر عاقلانە زۆر دیراسەکرا و زۆر گرنگ و هیوادارم هەمومان چاود لێ بکەین هیمادە شوێن پێگرین کە بەم شێوە بیر لە مەسەلەی ئەوە بکەینەوە بە دوای شتی دووبارە و تەقریدا نەڕۆین بۆیە من دەستخۆشی لە ئەکتەرەکان دەکەم بەڕاستی بۆ من یەکێک لە شتانێک کە زۆر پێی مرتاح بووم ینی ئەو فۆرمە ئەکتینە گونجا و تەریبە بوو کە لەگەڵ فۆرمی فلیمەکە لەگەڵ زەمەنی فلیمەکە لەگەڵ فەزای فلیمەکە زۆر زۆر تەریب بوو زۆر یەکان گیر بوو هەست دەکرد ئەکتەرەکان ڕێک لەنا ئەو فەزایان وەڵای من بەی شێوێک هەستم نەکرد ئەمانە ئاکتینەکە لە هەندێک جان بینەوە چۆمانە کە ئەکتەر هەستەکە خۆیان شەقاوەکان خۆیانن تەقوشێشەکان خۆیان شەڕکەرەکان خۆیانن من ئەمەم زۆر بەدربوو لە فلیمەکە بە تایبەتی کە بەشێکی زۆریان بە پێچەوانەوە ڕەنگی گلەیم هەبێت لە هەندێک ئەکتەر کە تەجروبەی پێشووتریانە بوو بەڕای من ئەمان بۆ من مقنیع نەبوون ئەوانەی کە مقنیع بوون ئەوانە بن کە ئەزمموی پێشتریان نەبوو بۆیە دەستت خۆش بی هیوادارم لەم ڕووبەرە بەردەوام بی و ئەم نەزڕەی ئێمە لەسەر هەولێر کە ئەکتەریتیانە بە تەواوی بگۆڕی کە فعلەن کۆمەڵێک خەڵکی خام هەیە بەڵام ئێمە بە دوایانە نەگەڕاون و ئیشمان لەسەریان نەکردووە باز بۆ قسەکانت گەورەتکردن کاک حەمەد سوار جان دەستەکان و خۆش بێ و فەرموو حاڵ بووم بەڵای زۆر شت فێر بووم من یەکەم زاریشمە لە ژیانمەوە دێمە لای لانی قەت نهاتمە دەلای یەکەم جارمەوە لەسەر سەفەر بووم بورە بۆیشر ئەوە یەکسەر کاکسەرکە داگادار بوو من لە شارێکی تر خەریک بووە ڕۆژ نەمێژ بڕات وتم وەرە بەزانی کاتەکان فەرقی بوو کاکە حەمەد سواری تر خێرا هاتمەوە گوتم کاکە ئێگەوەی لایفم هەیە دەبێت تەواوی کەم لای تۆ سەعات سێ نیوە شەوە ساعت سێ وڵا دەبێ ڕاست بڕۆم بوو شارێکی تر کاکە هیلاکمان کردیت محەممەد جان تۆشمانی لا کرد کە حەمەد سوارجان خۆش بێت و برادەرانیشمانی لا کرد ئیتر ئەم پێگەیە بۆ پێشکەوتنە و بۆ بایەخدانە بەم بوارەی هەمووان بۆ هیوایەی وەرچەرخانێکی گەورە لە ئەنجامی ئەم هەموو زانکۆ و پێگە و گەنگەشانەمانە شتێک دروست بێت بتوانین شتێکی باش بکەین جارێکی کە دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم